سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی کەناڵی هیوا لە ئەڵلقەیەکی تازەی پانۆڕامایی کەناڵی هیوا ڕاستەوخۆ لەگەڵتانین لەم بەرنمەیەدا لەگەڵ هاوڕێیانم شەمان عەلی و هەروە عەلی مەحموود و لە تەوەریکی تر ئاواتی مەحامی بەیەکەوە بەشداری دەکەین کە تیایدا لە ماوەیەکی دیاریکراودا گفتوگۆ لەبارەی چەند تەوەرێکی پەیوەند بە ڕووداوەکانی ئەم هەفتە و کاریگەریەکانی دەکەین و لە خاڵی یەکەمە یان لە تەوەری یەکەمە لەبارەی زەمینەکانی فراوانبوونی پەلامارەکانی داعش یان پەلامارەکانی سەر سەنگەرەکانی هێزی پێشمەرگە و کوردستان گفتوگۆ دەکەین. لەم تەوەرە دەوەستین لەسەرەوەی کە بۆچی جاریشتر پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگە و خاچی کوردستان دەدرێت. هەروەها گفتوگۆ لەبارەیەوە دەکەین کە بۆچی ڕوبەڕووی زیانی هێزی پێشمەرگە ڕوبەڕووی زیانی جۆرا و جۆر دەبێتەوە چێن ئەوانەی لە سەنگەرەکانن کێشەی پێداویستی سەربازی یان بیر و باوەڕ یان مانەوەی و هێزانە لەژێر هەیمەنەی حزبی و هەروە لە تەوەرەکانی تر گفتوگۆ لەبارەی ساڵیادی تیرۆرکردنی کاوا گەرمیانی دواتریش گفتوگۆ لەبارەی چەند تەوەریکی تری پەیوەست بە ترازیدیایی کۆچکردووان لە ئەوروپا ئەو هەروە گفتوگۆ لەبارەی هەڵکشانی تاوانکاری و توندوتیژی لە کوردستان هەروە گفتوگۆ لەبارەی هەڵبژارنەکانی ئەمریکایی لاتینەکەین. شەماڵ سڵاوت لەبێ سڵاو لە میوانانی تر ئەگەر لەگەڵم بین. شەماڵ لە تەوەری یەکەم حەزەکەم تۆ بەردەوام بیت، من لاپتۆپەکەم پێمەڵێ شەحنی تەواوە بێت تا من شەحنی لاپتۆپەکەتی بەکەم حەزەکەم لەو تەوەرە تۆ قسە بکەی و ئەگەڕێمەوە. زۆر باشە، زۆر سپاس سیواجان، منیش سڵاوم هەیە بۆ بینەرانی خۆشەویست کە ئەم شەو لەگەڵ ئێمەن بۆ ئەو تەوەرانەی کە تۆ باسەکردن. دیارە لە ڕۆژەکانی ڕابردووە ئێمە بینیمانەمە تقریبان هەفتەی ڕابردوو چەندین ڕووداوی نەخوازراو کە یاخود ڕوودا و کردەی تیرۆریستی لەلایەن داعشەوە مارەسەکرا و پەلامار برایە سەر سەنگەرەکانی پێشمەرگە، پەلامار برایە سەر هەندێک لە خەڵکی لادێکان و زەرورزیانێکی زۆریش بە خەڵک کەوت. بەڕاستی ژمارەی کوژراوەکان وا بەرزە بێتەوە و هیچ یعنی هیچ ڕێگا و جێگایەکیش بۆ دانەنراوە کە ئەم جۆرە تیرۆر و ئەم جۆرە تاوانانە کەم بکرێتەوە. ئێمە بەڕاستی ئەوەی کە لە کوردستانە کە زۆر قسەی لەسەرکری و باز دەکرێت و زۆر مەسەلەیە هەمیشە لە کوردستان ئادرێتەوە بە چاوی خەڵکە کە خەڵک هەژاری قوبولکە، برسێتی قوبولکە، نالەباری گوزەران قوبولکە، بێموچەی قوبولکە، هەموو ئەمانە گوایە ئەمنیەتی هەیە و ژیانی پارێزراوە و هێزەکانی ئاسایی ژیانی پارێزن و نایەڵن هێرش بێتە سەریان و لە دەستی ترۆر بە دووریان گرتوونەوەوانە. بەڵام ئەبینین بەڕاستی و دەمەی کە تیرگستان خەریکن کردەوە و تاوانکاریەکانی خۆیان ڕۆژ بە ڕۆژ بەرە و هەڵکشانتن و زیاتر ئەبەنوانە، دەسەڵاتداران لەم بابەتەوە زۆر دەستەوەستانن. ینی قسە و باسێک کرا لە لادیەکانی بناری قەرەچوو وەک قسەیەکی وا ئەکرێت کە گوایە تەنانەت ئەمری تەقەیان پێ نییە، یاخودەوەی کە خودی قسەکەر و وتەبێژی بڵین وەزارەتی پێشمەرگە ئەڵێ کە ئێمە هامەرمان نییە، چەکی باشمان نییە. یەکێک لە ئەفسەرەکانی ترێکێک لە دەرەجەدارەکانی تر باسەکە ئاڵێ پێشمەرگە بە هەمان چەک شەڕەکە کە شەڕی ناوخۆی پێکردووە کاتی خۆی لە بینیەکێتی و پارتیا، دواتر شەڕی پێشووتری تیرۆریستانی ئیسلامی جوندول ئیسلاموانەی پێکردووە، دواتری شەڕی داعشی پێکردووە بەو چەکانە شەڕەکەن لە هەموو ناحێکەوە ئێمە لە چەکە لە دواوەین و لەباری چەکداری و لەباری بڵێن ڕێخستنی هێزەکانی پێشمەرگە لە دواوەین. ینی بەڕاستی قسە لەسەرەوەکرێت کە بەشێکی زۆری داهاتەکان و ئەوەی کە خەڵک سەروەت و سامانی ئەم کوردستانەوە کۆمەلگایە بۆ پارێزگاریکردن لە ئەمنیەت و ژیانە نەچێ. وەڵام کاتێک گێتە سەر ئەو مەسەلێش ئەبینی وەکو هەموو بوارەکانی تر کۆڵەوارە بەڕاستی ئەم هەموو کۆمەکە لە وڵاتانی نێودەوڵەتی وەرەگیریە و بەڕاستی کێشەکە بووە بە مۆزوعی خەڵک. ئێستای تر باسەکەش ناوێت بە تەنها لە ڕوانگەی منەوە ڕەخنەگرتن بێ لە دەسەڵات، چونکە تر چیمان کردیانی خۆ ئەگەر قسە هەر لەسەر ڕەخنەگرتن بێ لە دەسەڵات و بەمەبی بڕێنینەوە باسێک ناکەین لەسەرەوەی ئەم تیرۆرە بۆ واگەشاکە بۆ فراوانە بێتەوە خەڵکیش لە بەرامبەری ئابێت چی بکە کە بە بڕای من
وەکو زۆر بواری تریش خەڵکی کوردستانی ترچی تر نابێت اعتیمادکە بەم دام و دەستگا و دەسەڵاتی کە ئێستا هەیە نەک تەنها بۆ دابینکردنی گوزەران و ژیان و موچە و ئەوانەی تەنانەت بۆ دابیکردنی ئەمنیەتیشی هەر من دوێنێ و پێرە لە بەرنمەکانی تەلەڤیزیۆن و لە هەواڵەکانیان بینی کە خەڵک خۆیان دەستیان داوەتە داکۆچیکردن لە ئەمنیەتی خۆیان خەریکن خۆیانە پارێزن و خۆیان خەریکن خۆیان چەکدارەکەن ئەڵێن کە چەکمان نیە ئەڵێن کە ئێمە لە ڕووی چەکداری و زۆر زەعیفین و داوای ئەوواکەن کە کۆمەک بکرێن لە ڕووی چەکداری و لە ڕووی تفاق و لە ڕووی تەقەمەنیەوە بەڵام خۆیان دەستیان داوەتە داکۆچیکردن لە خۆیان و خۆیان دیفاع لە ژیانی خۆیانەکەن بە بڕای من وایە بینم کە دیارە ڕەخنە لە دام و دەستگاکانی دەسەڵات بە جێگای خۆی بەڵام خودی ئەمنیەت و پاراستنی خەڵکۆوانە بە بڕای منوەکو زۆر بواری تریش من وای بۆچم کە بێ خەڵک خۆی مبادرێ بکات و بەڕاستی ئەوانەشی کە خۆیان بە پێشەنگی جەماوەر و ناڕزایەکان نەزانن ئەمڕۆ وەختی ئێوەیانە کە لە بەرامبەر ئەم فراوان بوونەوەی هەڕەشەکانی داعشە دەست بدەنێەوە لە پێشی خەڵکەوە بوون بۆ ڕێخستنی خەڵکو بۆ مواجهکردنی ئەم دۆخە. دەست خۆش شەماڵ لە تەوەری پێشەوەی من داخەڵەکە بکەم لە تەوەرەکە لە زمینەکانی فرانبوونەوەی پەلامارەکانی داعش ئەو باعە چا بکەیت نونە نەکبا تا من داخەڵەکەی خۆمەکەم لە ڕاستیە شەماڵ چەند خاڵێکی گرنگت باس کرد یعنی ئەوەی ئێستا لە کوردستان تێگەیشتن و تێبینی خەڵک وەڕای گشتی لەسەر ئەوەی کە ئێمە بە دوای یەکە باڵێن هێرشەکانی داعش یان هەندێک جار دەوترێ ئەمانە هێرشی میلیشیا و خەڵکی ترن کە تا ئێستا لە ڕاستیە تا ئێستا لە هەرێمی کوردستانە بەڕوونی نازاندرێ مێرشانە چێ ئەنجامی داوە ینی قسە و باس و تێگەیشتنی زۆرەکرێ لەبارەی ئەم دۆخەوە لەبارەی ئەوەی کە بۆچی لە ماوەیەکی دیاریکراوە سێ چوار هێرشی بە دوای یەک ڕوودەدا ئەمە دیوێکیان ینی زنجیرەیەک هێرش ڕوودەدا لە چەند کاتێکی دیاریکرا و خاڵی دووەم ئەوەیە کە بۆ یعنی ئەی ئامادەکاریەکان چییە بۆچی دووبارە ئەبێتەوە ینی دووبارە و سێبارە و چواربارە دەبێتەوە من پێم وایە لەبارەی خاڵی یەکەمە کە بۆچی لەم بارودۆخە یعنی لە ڕاستیدا ئێمە ئەزانین هەرێمی کوردستان و بە عێراقیشەوە هەرێم و دەوڵەتێکی نائستقرارە لە ڕووی سیاسی ئەمنی لە ڕووی ژیانی خەڵک لە ڕووی ئەمنیەتی نەسیاسی تەنیا و نە ئەمنیەتی لە ڕووی ئەمنیەتی دارایی و ئابووری و تا دەگاتە ئەمنیەتی ئاسایشی سنوورەکان و کۆی گشتی خەڵکو و هەروەها ئەمنیەتی تاچیش من پێم وایە ئەوەی ئێستا دەگوزەرێ یعنی بە دوێشترە دەتوانین بڵێن جزئێکە لە کولێکی گەورەتر کە یعنی بەشێکە لە کولێکی گەورەتر ئەویش پەیوەندی بە تابلۆی سیاسی مێژویی هەڵومەرجی ینی مێژووی باردۆخی ئێستاوەیە ئەمە لەلایەکە لەلایەکی دومە لە ڕاستی دەتوانانی گرێ بدەینەوە بە شکستی ینی لە مانەوەی ئێمە لە قەیرانی گشتگیر لە هەرێمی کوردستان و لە عێراقا قەیرانێک لەم نەتەنیا لە ڕووی سیاسی ئابووری بەردەوامیە بەڵکو لە ڕووی ئەمنیەتی خەڵکیشەوە بەردەوامیە کاتێک و قەیران لە مەسەلەی گشتی دەکەی چۆن ئێمە ئەم بابەتە یعنی دەبینە بەو مانایی کە ئێمە باسی لاەنە دیوە سیاسی اقتصادیەکە ناکەین کە ئێمە چەندین جار باسمان لە ئەم قەیرانە نەکردووە ئەگەر دیوێکی تری تابلۆکە ببینین کە پەیوەندیدارە بە قەیرانی گشتگیر لەم ناوچەیە ئەویش پەیوەندیدارە بە ڕۆڵی هێزی چەکدار ڕۆڵی ئەوەی پێدەوترێ پێشمەرگا زێرەڤانی یان لەوەی عێراق هەموو ئەو ناوانەیە پرسیارەوەیە کە ئەم هێزانە چ زۆرە هێزێکن ئایا هێزێکی نیشتیمانین ئایا هێزێکن لەسەر ئەم بنەما ڕێکخراون بۆ داکۆچیکردن لە پاراستنی سنوورەکان و کەڕامەتی مرۆڤ و هەموم بابەتانە یان هێزێکن لەسەر بنەمای وەلای حزبی و 2000 وەلای کەسی و 2000 وەلای بنەماڵەیی و هەموو ئەم بابەتانە دروست کراون بۆیە ناتوانن ڕۆڵی خۆیان ببینی کاتێک کە هێزێک مەبادوو و پرەنسیپێکینە بۆ قسەکردنێکە بوو کە تا دوێنێ ڕۆڵەکانی ئەمە لە ڕاستی بەمانای ئەوە نییە ئێمە قسە لەسەر یعنی جۆرێک لە بڵێن ورەی هێزی پێشمەرگە بڕوخێنیان من پێم وایە لە دوێنێ و لە ئەم ڕۆژە ئەوەی شەڕدەکەوەی کوردستانی پاراستەوەی ڕوبەڕوو دەبێتەوە خەڵکی هەژار و جوتیار و کرێکار و خەڵکی بەژمەینەتەوە هەر ئەوانیش لە ڕاستی داستانەکانیان تۆمار کردووە و هەر ئەوانیش ئەمڕۆ لە سەنگەرەکان دەکوژدێن ئەمە لە ڕاستیە مناقەشەی تێدانیەواتە بەرگری هێزی پێشمەرگا هەموو ئەگەر کلێنێک لە بەرگری شەبی لە ڕاستیە پەیوەندی بە کوڕی هەژار و جوتیار و
چینی خوارەوە نییە بەڵکو پەیوەندی بە ئیدای مەقسە لەسەر ئیدارەدان و عقلەتە دەکەین کە ئیدارەی هەرێمی کوردستان دەکە ئەویش دەسەڵاتی سیاسی لێ بەرپرسیارەوەرە بێنە بەرچاوی خۆکە کاتێ ئێمە ینی هێزەکانی هەفتاوەشتا تا بە ئێستا لە بەردەم بەڕوونی یعنی ئەندامێکی مەکتەبی سیاسی ئەملا و ئەندامێکی مەکتەبی سیاسی ئەمنا فەرماندەیەتی لەلایەکی تر هەر کادیرێکی حزبی کە بە جۆر لە جۆرەکان کە پلۆپایی دەدرێتێ و هەر یەکە وەکو غەنیمەت ئەو چەک و ئەسلحەی دێ کۆیە کاتەوە بۆ بنەماڵەکەی و بۆ کەسەکان هێدێتمان کاتێک کە پێزی پێشمەرگە تەنانەت ئەوەی کە راپۆرتەکان و پەرلەمانتارەکان باسیەکان پارەی فیشەکەکانیش خۆی کڕی پارەی نەوتیش خۆی دابینیەکە موچەکەی دواکەوی و دەرماڵە و کۆمەڵێک پێداویستی نییە و لە دیوێکی ترە فەساد و گەندەڵی هەموو بابەتانە دەبینی پێشمەرگە نەچەکی فعلی داکۆچیکردنی بە پێی پێویستە بێ و نەچەکی فکری و سیاسیە بێ کە قەنەعات بێ ئەوی دوێنێ کە بە خراپترین فەق لە شاخەکان ڕوبەڕووی داگیرکەران دەبەوە ئێستا بە پێشکەوتوترین چەک ناتوانێت ئەمە لە ڕاستی هەمووی باڵێن جەدوایە دەتوانانی خوێندنەوەی لەبارەوە بکەین خاڵێکی تر ئەوەی تۆ باست کرد لە ڕاستیە پێشەوەی باز لە هێزی خەڵک بکەم یعنی نموزەجی پێشکەشکردنی ینی ڕۆحیەتی بەرەنگاری پرسیارێک بکەین ئەو هێزە هەواڵگریانەی کە ڕۆڵ دەبینن و خۆمان دەزانین هێزی پێشمەرگا ڕوبەڕووبوونەوەی تیرۆرستان دوژمنکاران تەنیا ڕوبەڕووبوونەوەیەکی ڕوون و ئاشکرانیە بەشێکەوە پەیوەندی بەوەی پێ دەوترێت دەستگا هەواڵگریەکانە چۆن هاوکاریەکەن ئایا ئەم دەستگا هەواڵگریانە لە کوردستان بۆ چی تۆزیف کراون بۆ سربەخۆیی کوردستان ئەوەی باسی پێ دەکرێت بۆ پاراستنی سنوورەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی سیخوڕی وڵاتانی دەوروبەر بۆ پاراست و قایمکردن و زانیاری گەیاندن بۆ کوڕی فەقیر و هەژار لە سنوورەکان یان بۆ سەرکوتکردنی ناوەخۆی ئەمە ژێکێکە لەو پرسیارانە من پێما وەڵامەکە لە لای هەمومان ڕوونەکە وەزیفەی بەشی زۆری ئەم هێزانە چییە بە خاڵێکت باس کرد شەماڵوتت هێزی بەرگری کە چیتر ئێمە لە حاڵەتی نەقدەوە تێبپەڕین کە باز لەین بکەین ئەوەی لە منتیقەی مەخمور و قەراج و کەندێناوە بینیمان ئەوەی لەم ڕۆژانە ئەو راپۆرتانی کە دەبین شەماڵ لە ڕاستیە ئەوەی من ئاگدار بم بەشێک لەو گوندانە خۆیان لە سەربانی ماڵەکانیان هەر خۆیان دەستیان کردووە بە یعنی مەفرەزیان دروست کردووە و شەوانە کاتژمێری حرەسیات و خەفەری شەوانیان داناوە ڕەبایەیان دروست کردووە بە چەک و بە پێداویستی خۆیان ئەمە داکۆچی لە خۆیان دەکەن دوێنێ راپۆرتێکی تەلەڤیزیۆنم بینی کە باسی ئەوە دەکاتن چۆن یەکێ لەو گوندانە دەڵێت دوای چەندین ماوەیەکی درودرێژ ئێمە لە باڵێن ئێشی گردی شەوانە یان حرەسیات و خەفەریات و ئەمانە ئێستا بڕیارمانداوە گوندەکانمان چۆل بکەن و ئەم کەناڵەیەکی لەو کەناڵانەیە کە تابعی دەسەڵاتە بەڕوونی باسی لەو نقطانە پیشانەدا کە خەڵک خۆی دایناوە بەرگری لە خۆی دەکەوە ئەو سێ شەیدەی کە لەیەک خێزاندرا ئەو سێ شەیدا خۆ لە سەنگەرەکان نەبوون لە سەنگەری بەرگری ملی بوون لە ڕاستی ئەمە بەشێک من هێزی بەرگری ملی کە لە خۆیان ناوە بۆی ئەم مەفهومە لە هەرێمی کوردستانە لە ڕاستیە دەستی پێکراوە و لە گوندەکان ئێستاش لە گوندەکانی کە ئەوەی پێ دەوترێ ناوچەی کێشە لەسەر یان ناوچە دابڕاوەکان یاریمی کوردستان ئەم بەرگریە هەیە بەڵام بەدا خۆم بەرگریە تا بە ئێستا ڕەنگە لە ئاستێکا بێ کە فۆکسی نەخرابێتە سەر بە دوواداچوونی نەکراوە و بیر لەوە نەکراوە چۆن ئەمە بەردەوام بێت تەمان کاتی خەڵک کە دەزانێت هێزێک هەیە بە پێی پێویستە و هێزە ناتوانێت بپارێزی یا دەسەڵاتداریەکەیە نەک خەمی نان و کار و ژیانی خەڵک ناخواتن ئەوەندە لاموبالی و یعنی بەم ئاستەیە ناتوانانی خەمی قایمکردنی سەنگەرەکانیش بخواتن ناچار خۆی دێداکوچی لە خۆی دەکا هەر دوای سەنگەرەکان پڕ دەبن لە وێنەی با بڵێم ئەوەی پێی دەوترێ پیاوانی سیاسی و بەناو بەرپرس بۆ وێنەگرتن و باز لە بەهانەوە چوونەکەن بەس لە کوڕانی بەرپرسەکەن کە هەمووی 2 ساعتێک لێوە دەبنەوە لەگەر گرتنی چەند وێنەیەک و بڵاوکردنەوەی کۆتایی پێدێ ئەوەی قڕە خستەکە ئەوەی بەرگریەکە دەمینێتەوە بۆ کوڕی هەژار و فەقیرە وایە هیواوە ئەوە حقیقەتێکە بەر لەوەی کە اینە وەختمان نییە و تەوەرمان زۆرە پێم خۆش نییە قسەکانت پێ بەبڕم بەڵام بەداخۆ مەجبورین کە هەروە ئاوا تعلیقێکی کورتی لەسەر بدەین علی ژماوە نازانم ئەگەر قسەیەکی هەبێت من بەر لەوەی کە علی قسە بکە
علی سیاسی بە خێراتی وەی سپاسانەکەم باشن ئێوە هەربژیت زۆر بە خێراتی خۆشحاڵین لەگەڵمانی بۆم بەرنمەیە قسە و باسمان لەسەر زەمینەکانی پەرەگرتنی هەڕەشەکانی داعشە لە کوردستان. من ویستم خاڵێک لێرەیە باس بکەم بە بڕای من بۆیە ئەمە باسی زەمینەکانەکەین بۆی ئەو حقیقەتە باس بکەین کە ئەم هەڕەشانەی داعش شتێکی کورتوپڕ و ڕاڕەو نییە، ینی بەس بەشێکاوە مەسەلەن تحلیلی چیاوان هەیە نازانم ئەمریکا ئیشی چی پێیانە، نازانم چێ دامی کردوون و چێ بانگی کردوون و چێ وای لێکردوون. حقیقەتەکانی کوردستان لەمە قوڵتر و زەمینەکانی فراوانبوونەوەی هەڕەشەی داعش لەمە زۆر خەتەرناکتر و مەترسیدارترن. بەڵێ داعش وەکو هەر هێزێکی سەربازی و تیرۆریستی تر ئەوانە توانێت تەعاونی لەگەڵ هەر هێزولایەنێکە هەبێ، دەمێک ئێرانە، دەمێک ئەمریکا، دەمێک خەتا خودی پارتی ماوەیەک پەیوەندی لەگەڵیانە هەبوو. ئەوانە شتێک نییە لە کەس شاراوە بێت. تورکیا توانێت تحریکیان کە، ئەمانە رووسیا مەسەلەن ناتوانێت بەکاریان بێنێ، هەموو توان بەکاریان بێن و ئەویش خەڵک بەکارێن و خەڵکی جوان بەکارێن. بەرحاڵ لە مەسایلی سەربازی و مخابراتی ئەمانەیە ئەمە شتێکی تازە نییە. بەڵام باسەکە لەسەرەوەیە زەمینی فراوانبوونەوەی داعش لە کوردستان و لە ناوچەکەیە ئەو قەیرانە گشتی و گەورەیە کە تۆ باست کردیوە. ینی باسەکە لەسەرەوەیە زین چۆنم خەڵک دەرەتانی نەماوە، هیچ متمانێک بە دەسەڵاتداران نییە، خەرندێکی زۆر گەورە کەوتوتە بینی ئەوان ئەو دەسەڵاتدارانەوە کە هێزە ئەمنیەکان بەڕێوە بن لەگەڵ جەماوەریی ئاسایی. باشە وە لە هەر شوێنێکیش ئەم خەرندە گەورەتر و فراوانترە لەو جێگانە زەفەر زۆرترە با داعش، لەو جێگانە زۆرترە توانێت داعش دەست بۆشێنێ و ئەمە ئیتر بەڵام چونکە ئەم قەیرانە ئێستا لە بەرچاوی هەبوومانە قوڵە بێتەوە فراوانە بێتەوە. من هیچ ئومێدێکم بەوە نییە تەنها بە وەستانەوەی سەربازی ئەمە کۆتایی پێبێت و یاخود هەتا بۆگەر هێزی پێشمەگە گوایە بکەوێتە خۆی و چەشی باشی پێبێتەوەوانە ئەم هەڕەشەی بەردەوامە بێ. بەڵام ئەوەی کە ئەتوانێت بەڕاستی بتوانێت کارساز بێ لەم نێوەیە ئەوەیە خەڵک بێتە مەیدان و خۆی داکوشی لە خۆی بکە. من تەنها ڕێگا چارەیەک و ڕێگا نەجاتێک بەمە ئابیرم. علی پێم خۆش ئەگەر قسێکت هەیە لەم بابەتەوە بیکەین، ئەگەر ناچینە سەر تەوەرەی دوای ئەو یا هیواگەر تۆش باسێک هەبێ بە چەند کەلیمێک تەواویکەی. هەمانە کاکە هەمانە کاتە بۆ علی سیاسی جێدەم علی بەخێر بێت. وەی سپاسانەکەم گەڵێ بەخێر بێت. تۆزێ دواکەوتی بە بینەران بڵێم بۆچی دواکەوتووە دەی باسی ناکەم فکرە بەرەرم کرد زۆر ئەو تەراشم کرد خراپ بوو. بەسین ئەگەر بێت و ئەمە پێویستی بە تەحلیلێکی سەربازی هەیە. ئێستا داعش پارتیزانە، ئێستا شەڕی پارتیزانی لە ناوچەکەیاکات لە شەڕی بەرەییوە گواستێتیوە شەڕی پارتیزانی ئیتر لە هەر شوێن کلێنێکی بۆ ڕێکەوێت، دەواازەیەشی بۆ ڕێکەوێت. ئێستا بەرپرسانی داعش یان تەنزیماتی داعش شانە مردەکانی داعش لەوانەیە پرۆژەی دەیان چالاکی تریان خستێتە بەردەست سەرکردایەتەکەی خۆیانە بۆی لە داهاتوە ڕایپەڕێن و ئەو شانە نووسوانە شەرت نییە لە هەر عەرەبی سونی بێت، کوردی سونیش و عەرەبیشی ئەش و خەڵکی ناوەکو ئێوە گوتان تۆڕێکی بەرفراوان هاوکاری کردیانێ لە ناوچەکەیە چ لە تورکیاوە ئەگری تا ئەگەیتە هەندێک حیزبی سونی تا ئەوانەی کە نزیکن لە بیر و باوەڕی سیاسیوە لە عقایدیوە لەوان هەموو ئەمانە هاوکاریانەکەن. بۆ ئێوان بەدوای کلێنە کاگەڕێن پارتیزان بەدوای کلێنە کاگەڕێن کە دروست بووە کلێنی سەربازی لێوە دزە دەکەن چالاکی خۆیان ئەنجامەدەن و زەربە دەوەشێنن و ئەمە ئەم بەرەو ڕووبوونەوەیە تەنها بە خەڵک و بە خەڵکی بەرگری میلی وەکو جاران ناوێنرا بۆ ئەوانەی کە لە دەرەوەی پێشمەرگە چەکیان بەدەستەوە بوونە ناو بەرگری میلی بەمانە ناچێتە سەر. ئەمە پێویستی حتا ئەگەر بێت و پێشمەرگەش ئەو ناوچانە گەشتی داگیر بکات ئەوان لەبەرەوەی پارتیزانن کەمین دانێنەوە دزە دەکەن دەڵێن داعش لە نێوان ڕەبایەکانەوە هاتە زۆر ئاسایە ئێمە پێشمەرگە بوو لە نێوان ڕەبایەکانەوە ڕۆیشتین لە ناوجەرگەی ڕژیمە کەمینماندانایەوە. ئەمە ئەوهایە سبەینێ لەوانەیە دەست بۆ کاری تریش بەرن بۆ کاری تیرۆر بەرن لە ناو شارەکان ناشت بکەن. ئەمە بەرەو ڕووبوونەوەی سەربازیە. ئەمە لەو بڕواایەدا سیارەکەوەە هەوڕعلی ئەوەی جەنابەت باسی یعنی قسە لەسەر ئەو بارودۆخە چییە ئەو هەڵو مەرجە چییە کە جاریشتر ئەمە دروستەکاتەوە یاین دەتوانێت بۆ نمونە عێراقە دروستێکاتەوە باڵادەستی شیعەیە زەبروزەنگی ئەوانە عەرەبی سوننە کە لە 1920ەوە دەسەڵاتداری عێراق بوون ئێستا هەست بەواکەن کە مافیان خوراوە لە عێراقا بۆچی بۆ سەر کوردستان ئەمە
ئەمە بۆچی آخر ئەوان سەریکە ئەوان بە دوای کلێنێک ئاگەڕێن لە هەر شوێنێکی عێراقا بێت لە هەر شوێنێکا بێت ئەوان تۆ فەرق لە نەعبەن پێشمەرگە و حەشی شعبیان ناکەن ئەمە تۆ ئەبێ لە ئایدۆلۆجیای لایەنی پارتیزانەوە ئەمە ئاینکەین بخوێنینەوە ئەوان تەکفیری هەموو کۆمەلگایان کردووە تەنانەت تەکفیری ئەو عەرەبە سونیانەشیان کردووە کە جاجارە لە ناو شارەکانە بەرە ڕووی تیرۆرەکانی ئەوان و تەقانەوەکەی ئەوان دەبنەوە بۆی ئەوان چالاکی ئەوان هەموو عێراقە بەڵام بە دەرەجەیەک لەو ناوچانەیە کە کلێنی سەربازی تێدایە کە دەکەوێتە نێوان ناوچە کوردنشینەکان و ناوچە عەرەبە سونیەکانەوە ئەو ناوچانە کلێنی تیا دروست بووە کلێنی سەربازی تیا دروست بووە کەس نازانێ ئایا بەرپرسیارەتی ئەم ناوچانە کورد پێشمەرگەیە یان سوپای عێراقی ئیسفادە لە هەموو ینەکەکان لە هەموو کەم ئەمە ینێکی سەربازیە بەڵام لە هەمان کاتشا لە بیرمان نەچێت ئەمانە درێژ خانەی نووسیان هەیە درێژکراوەی بیر و باوەڕێکی سیاسین لایەنگریان هەیە دۆستیان هەیە هاو ئامانجی خۆیان هەیە هاوکاریان سوێنێ زۆر احتیادیە لە هەڵەبجەیان لە پێنجێنان لە شوێنێکی سەربازین بکەن کردداری سەربازی بکەن جگە لەوە خاڵێکی تر کە لە بیرمان نەچێ هاوڕێ شەماڵ کاکە هیوە ئەویش ئەوەیە ژمارەیەکی زۆر ماڵە عەرەب هاتوونە ئێستا لەسەر شینایی و لەسەر زەرعات و شوانی و گاوانی ماڵە کوردەکانەکەن چ ئەلەو منتقانە سنووریانە وەل چ منتقەی دووریش لە بیرمان لە ناوچەی شێخزەنی چالاشیان کرد سێ کەسی خەڵکی گوندی شەوگێڕیان کوشتەوە ناوچەیەکە دەیان کیلۆمەتر لە شوێنەکانی خۆیان دوور ئەمە خەڵکێکێ ڕایان دەکێشێت تۆ خاوەن و خاوەن سەرعاتە کوردەکان دینی خێزانی عەرەبیان هێناوە مانگانە بە $100 خێزانێکی تەواو ئیشیان بۆ دەکەن ئەمانە هاتوونە بەشێکیان پەیوەندیان بەوانەوە هەیە لەوانەیە ئامانجیان هەبێ ئەمانە هاتوونە بەشێکیان یعنی ئەمە لە ڕۆنگەوە نییە لە ڕۆنگەوە نییە کە عەرەبێت بەرحاڵ ئاوڕێ عەلی من هەر ئێرتیباتێک دانی داعش بە هەوێتێک و ناسنامێکی دیاریکراوە معلومە کە داعش ناسنامەکە ئەڵێ عەرەبی سونە و ئەمانە بەڵام هەر ئێرتیباتێکی لەم چەشنە بە داعشەوە بە بڕای من وێنەکە لێڵترەکە لەوەی کە هەیە من وا ئەزانم کە باسی ئەساسی مەسەلەی ئەساسی لە مۆزوعی داعشا قەیرانێکی گەورەیە کە لە عێراق و لە کوردستانە وجودی هەیە حیرمانێک و مەحرومیەتێکە کە جەماوەریشی فراوان بێ ئایندەیی بێ ئاسۆیی بێ ئومێدی ئەو بێدەرەتانەیە کە ئێمە هەمومان لە کوردستانە بەدەنگ پەنجەی لەگەڵان نەرمەکەین ئەمە حقیقەتەکانی بەشێکە هەموو وەختێک پارتیزانەکانیان ئەوانەی کە ئیعلانی شتێکەکەن بە دوای خەڵاواز ئەگەر خاڵی لاواز نەبێت دەست نادەنە چەک و دەست نادەنە کارێکی وە بێشک ئەوانش ئەزان کە خەڵک ناڕازیە خەڵک بێموچەیە ئاسی ژیانی خەڵک ڕۆژ بە ڕۆژە دابەسیندایە ئەی خۆ تۆ لەوانەیە هەندێک لە هەندێک شوێندا موچەی داعش باشتر بێت لە موچەی حکومەتی عێراقی یان لە موچەی حکومەتی کوردستان ئیمکاناتی مادیەوان لەوانەیە لە هەندێک شوێن و لاندێک کاتدا باشتر بێت خەڵک ئەگەر خێزانێک ئامادە بێت بە $100 مانگانە ئیشکات ئیشێکی قورس بۆ خەڵکێکی تر ئەوە لای ئەوان موچەی ئەوان هەرێکێ لەوانە گەلە زیاترە لەوە خۆ بینیمان لە سووریا و لەو شوێنانە خەڵکێکی زۆر تەتەوعی کرد بۆ داعش لەبەر موچەکەیان موچەی باشیان دەسەکان خۆش بفیقالی شەماڵ من ئێساس دەکەم باردوکمان خەریکی ناوەستێ دوایش لە دوای بەرنامەکە هەموو جای گلەیە کە دەڕێکە کار خۆت و شەماڵ قسەدان کرد واقعی خۆیە کاتەوە دەستی خۆش بێ ئەم باسە زۆرە شێشێ بەڕاستی بەڵام ئێمە ناچارین کە لەبەرەوەی باس و مەسایلی ترمان زۆرە لە بەرنمەکە بە منە ئیکتیفا بکەین بچینە سەر مۆزوعێکی تریژ ئەوی ژەوەیە کە ئەمڕۆ ساڵیادی جان بەخەتکردن یا تیرۆرکردنی کاوەگەرمیانیە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ساڵی 2013 لە شەوێکی وەکو ئەم شەوە کاوەگەرمیانی ڕۆژنامە نووس بەدەستی ناوەندەکانی دەسەڵات باوا بڵین یاخود بڵین کەسانێک کە لە دەسەڵاتەوە نزیکن یا دەسەڵاتدارن لە ناوچەکەی خۆیان لە ماڵی خۆیان لە باوشی دایشە تیرۆر کرا تەنها تاوانی کاوەگەرمیانی ئەوە بوو کە دەنگێکی ئازاد بوو پەردەی لەسەر تاڵانکاریەکان هەڵەماڵی
بێدەنگ ناوەستا لە ئاستی ئەو دەستدرێژیانێکە کرێتە سەر مافی خەڵک نەیانتوانی ڕای بگرن لە جێگەی خۆیان نەیانتوانی بە دەمە چەورکردن بە هەڕەشەکردن بە هیچ شێوازێک نەیانتوانی بەری پێ بگرن کێشانە بەردەمی دادگا نەیانتوانی سنووری بۆ دابنێن و هەموو ئەمانە وای کرد کە دوا مەسەلەیان دوا ڕێگایان ئەوە بێکە وەکو سەردەش عوسمان وەکو سۆرانی مامەحەمە و دواتر نمونونەکانی ترکە لە کوردستانە هاتوون ویداد و ڕۆژنامە نووسانی تر تیرۆری بکەن و بە گولە بێدەنگی بکەن کە دیارە ئێمە لە پەیوەند بە داعشەوە قسەمان کرد لەسەر ئەو بێدەرەتانی و ئەو نالەبارێکە لە کوردستانە هەیە من پێم وابێ ئەم کۆمنتەی دارا جوتیار بخوێنیتەوە هەڕێک ڕەبتی بە هەردوو هین ینی لای خۆتە پێم خۆشە ئیتر بۆی بەردەوامیش بدەیت ئەوی تێپەڕ نەکەین کە پەیوەندی بە خاڵ یەکەم و تەوەری یەکەم وەروە تەوەری دووەمیشێ لە ئەوە دەیبینم زۆر باشە من ئەڵێ لە کاتێکدا دارە جوتیار دەسەکانی خۆش بێ دیارە من پێم خۆشە بینەرانی ئازیز ئاگادار کە متوانن لە ڕێگەی کۆمنتەوە بەشدارمان بنەم شەو بابەتمان زۆرە بەنامەمان زۆرە بەداخەوە ڕێگەی ئەومان نییە کە خەڵک بە ڤیددیو لەگەڵمان بەشدار بێ بەڵام متوانن بە کۆمنتەکانیان نظری خۆیان بنێرن وا لێرەوە بیریشم ناچێت داوایان لێ بکەم لینکەکەمان لە ڕێگەی یوتیوبەوە لینکی یوتیوبی بەرنمەکانمان لە لای خۆتان شێر بکەن و بینەرانیشی زۆرتر بۆ ئەم بەرنامانە ئاگادارکەنەوە کە هەن داراجوتیار کە سپاسێکەین بەشداری کردو بەم کۆمنتال لە کاتێکدا گوت نیشان بەدەستی ڕوود لە بەردەمی داعشدا ماونەتەوە لە کاتێکدا ئەم دەسەڵاتە هزار چەکدار و پرچەشیان هەیە دڵنیام خەڵکی و گوندانە ناڕزایەتیان دژی نەبوونی و نائەمنی بەرامبەر دەسەڵاتداران و دەرببڕایە سەدان چەکداریان بۆ دەناردن و سەرکوتیان بکەن دقیقەن هەروایە هەر بۆیە مەسەلەن ئەم چەکدارانە کە ئێستا لە بەرامبەر داعش ئاوا بێ دەسەڵاتن بەڵام توانیان و دەسەڵاتیان هەبووە توانیان شکا بەسەر قەڵەمێکی زیندوی ناوچەی گەرمیانە کە لە ناو ماڵەکەی خۆیان لە باوشی دایکە تیرۆری بکەن بیکوژن تەنها بە دەلیلی ئەوەی کە ئازادانە قسەیە کرد دقیقەن هەر ئەو هێزەی کە ناتوانێت لە بەرامبەر داعشە هەڵدێ لە مەدانی شەڕ هەر بە قسەی خۆیان لە مەدانی شەڕ ڕائەکەن ئەوەی چەکانی کە قورسە پیانۆ بۆیان ناچێ بەجێ ئەڵەنەیەن بە دوژمنان و ئەو چەکانەشی کە پیانە چێبن دواتر لە بازاری ڕەشایی فرۆشن بەڵام ئەو جەربەزە و ئازایانە زۆر ئازایانە هەر ئەو ئازایانە لە ناوکەوانەیە زۆر ئازایانە توانن ڕۆژنامە نووسان و ئازادی خوازان تیرۆر بکەن ئەمڕۆ ساڵیادی تیرۆری کاوە گەرمیانیە ئێمە لێرەوە لە کەناڵی هیواوە یادی ئەو بەرز و بەڕێزەگرین و درو دەنێرین بۆ یادی بەرزی و هەروە دووبارە ناڕزایی تووڕەیی خۆمان بەرامبەر بە سەرکوتی ئازادیەکان لە کوردستانە دەرەبڕین و پێمان وایە تاکو تاوانکارانی ئەو تاوانە قێزەونانە بە سزا نەگەن و لە دادگایی نەکرێن دەسەڵات خۆی بە خەتێکی ڕژ لەسەر لەوحەیەکی سپی بۆمانە نووسێکە کوشتنی ڕۆژنامە نووسان حەڵاڵە خوێنیان حەڵاڵە و هەر کەسێک توانای بەسەریاشکە توانێت بە فیشەک بێدەنگیانکە ئەگەر تعلیقێکتانی هاوڕێیان قسێکتان هەیە لەم بابەتەوە بەعلی سیاسی تێگەشتنی خۆی بدا لە دواترە من قسێکەکەم من لەم یادەدا بێشک تا ئێستاکە یعنی ئێمەگە داواکاری گشتی بە قوت و بەهێزمانە وایە خۆ تا ئێستا چەندین جار حتا قوبات تاڵەبانی خەڵکی تر شانازی برای مححمد لێدوانیان داوە ڕایان گەیاندووە کە چێ ئەمەی تیرۆر کردووە وایە ئەو لێدوانانە داواکاری گشتی من کاتی خۆشی نامەیەکم نووسی داواکاری گشتی لە کوێ خەوتووە ئەوانەرەن فلان کەس خەریکی سمێر ڕەشکردنەوەی و خەریکی ئەوەیە کاوە گەرمیانی تیرۆر کردووە ئێ باشە داواکاری گشتی لە کوێ خەوتووە ئەگەر داواکاری گشتی نەخەوتووە یان نەترسا یان ئەگەر داواکارێکی گشتی بەهێزمانە بووە لەو لێدوانانەی قوبات تاڵەبانی و شانازی برای مححمەدەوە ئەوایە سکاڵای تۆمار بکردایە و ئەوایە بانگیانی بکردایە بزان ئەوان کە ئەڵێن چێک ڕۆژنامە نووسی تیرۆر کرد چیەیە لێپرسینەوەی لەگەڵا بکەن چکە ئەوان دانیان ناوە اعترافیان کردووە لە هەندێ وتە و لەو کاتێک کە ململانێ ناو خۆیەکانیان تون دەبێتەوە لە سەرێکتری چوان پێشتر مامزەلال و نەوشیران مستەفا یەکتریان تاوامار کرد بە هەڵەبجا ئێستا ئەوانیش خۆ لەو ماوەیە ئەیانتوانی یعنی ئەوایە داواکاری گشتی
حتا من نامەکەم نار بۆ خۆشیان لینکی ئەو چەندێڕەی نووسیم نردم بۆ داواکاری گشتیش بەڵام بەداخەوە داواکاری گشتی ئێمە لەسەر مەلەوانی نازانم لەسەر چی لەسەر ئەمانە دێتە جواب بەڵام لەسەر ئەم کێشە قەزیە گەورە گەورانەی کە هەیە لە کۆمەلگادا نایەتە جواب دیارە ئەمە بەس قەزیە ئەم قەزیە لە کوردستانان نییە لە زۆربەی وڵاتان بۆ نمونە لە مەکسیک لە وڵاتانی دیکە قەزەی وا زۆرە بەداخەوە ڕۆژنامەنووسان یەکەم کەسن دەکەونە بەردەست تیرۆر ئەوانەی کە گەندڵن ئەوانەی کە دیکتاتۆرن ئەوانەی کە خەڵکوژن مرۆڤ کوژن ژن کوژن دەکەونە بەردەم هەڕە شێوانە من لەم یادەدا جگەلەوەی کە کاوەگەرمیانی هاوڕێم بوو خۆشەویستم بوو سەر ڕێز نوازش بۆ گۆڕەکەی دادەنوێنم هیوادارم یادی لەبیر نەکەین و ساڵانە یادی بکەینەوە بە تایبەتیش کاوەگەرمیانی وەکو بیر و باوەڕی سیاسیش لە ئێمەوە نزیک بووە هاوبیر و هاوباوەڕی ئێمە بووە ئەبێ درێژە پێدەری ڕێیاکەی کاوەگەرمیانی بین کاوەگەرمیانی تاو دەقەی مرد خەڵکێکی چەپی پێشکەوتن خواست بوو دیفاعی لەو بیر و باوەڕە دەکرد لە کۆتاییدا تەنها ئەوەندە دەڵێم خۆزگەم داواکارێکی گشتی بە هێزمانە بووە ئێستا کە ئەو داواکاری گشتی دەیتوانێت قوبات تاالبانی و شانازی برای مححمد ڕابکێشێت نەک ئەم ساڵ پێش 4 ساڵ لەمەوە پێش ڕایان کێشێت و شایەتەکەتان بدە نە شایەتەکە تا شایدیاندا ئەوان شایان کاتی خۆی من گەورەم کردەوە نامەم نووسی بۆ داواکاری گشتی بەڵام کەرگوێی ڕانەکرد ڕاست لە ڕاستیە یعنی ئێمە یعنی لە کاتێکە دوای تێپەڕبوونی 8 ساڵ لە ساڵیادی تیرۆرکردنی شەید کاوەگەرمیانی ئێمە دەبینێن یعنی ساڵی تریش دەچێتە سەرتەمەنیە و ساڵانەی بکوژانی کاوەگەرمیانی هێشتا بە ئاشکارە دەرەوە یاسا دانووسستانە دراون تەوان ئێمە هێشتا ینی دەیان بکوژی دەیان شەیدانی تر لە دەرەوە یاسادان بە بەرچاوی ئەوەی پێدەوترێ ویژدانی دادگا و ئەوەی ناوێن لە ناوە موەسەسات و هێزی دەسەڵاتدار تەوان دیزە بە دەرخۆنەکردنی کەیسەکانی ئازادی ڕادەبوونی و سزانەدانی تاوانباران ئەوەی لە هەرمی کوردستان دەیبینێن یعنی بابەتێکە ئەویش پێی دەوترێ لە هەندێک لە حاڵەت دەرچوە بۆتە دیاردا ئەمە ڕاستەوخۆ دەسەڵاتی سیاسی و دادگاکان و هێزە دەسەڵاتدارەکانی مە دەزانینی بەرپرسیارن یعنی لە دوای 8 ساڵ دەکرێت ینی پرسیار بکرێ کوا بە کوژانی کاوەگەرمیانی سەردەست عوسمان دەیان ڕۆژنامە نووسیتر و بکوژانی خۆپیشاندانەکان ئەی چۆن لە کاتێکە ئێوە تا ڕۆژنامە نووسێک گروپێک دروستەکەن دەتوان دزە بکەنە ناو گروپانە تۆمەتیان بۆ دروست بکەن بەڵام ناتوانن تاوانبارانی کوشتنی مرۆڤ لەسەر بیرڕا بدۆزنەوە ئەگەر خۆتان یعنی ڕاستەخۆ لە پشتم قەزیە نەبن بەدیوێکی ترە ئێمە دەبێت لە ڕاستیت دڵخۆش بینەویش ئەوەیە یعنی دەمێکە خەڵک داوا ڕوو لە دادگاکانەکە ڕوو لە دەسەڵاتدارەکانەکە بەڵام هیچی نەبینی یعنی ڕاستە دادگاکان بکوژانی سەردەشت و کاوە ئەوانی تریان دادگایی نەکرد بەڵام بەشداری نەکردن و دەنگنەدانی زۆرینەی خەڵکی کوردستان بەهێزە دەسەڵاتدارەکان باشترین دادگاییکردنی ڕاستەقینەی خەڵکە بۆ ئەم دەسەڵاتە ئەمە لە ڕاستی خاڵێکی زۆر گرینگە بێگومان ئەوەش لە ئەنجامی تێکۆشانی و خوێنی کاوەگەرمیانی و سەردەشت و بزوتنەوە کۆمەڵایەتیەکان بوون هەموو ئەوانەی لە ڕاستیە یانیەوەی ئێستا ئەمڕۆ دەیبینن ینی هەموو ئەوانەی کە مێژووی ئازادی دەنووسنەوە تەنیا ئەو چیرۆکانە نین کە باز لە تێکۆشەرانی دوێنێ دەکەن پێم وایە ئەوانەی کە ئەمڕۆ مێژووی ئازادی لە وڵاتەکەمان دەنووسنەوە هەموو ئەم کەسانن ئەمڕۆ ئێمە لەسەر گۆڕی هەمان قسەم کە لە ڕاستیە لەسەر گۆڕی شەید سەردەست عوسمان یادی کاوەگەرمیانیمان کردەوە لە کاتێکە یارمەتیمان کردەوە کە برادران لە ڕێکخراوی زار ڕیادەکان ڕێخست بوو کە قبوڵیان نەکردووە لە ساڵانی ڕابردوو وەکەوەی باسییان کردووە لە ناو شاری ئەولێر بتوانن یادیشی بکەنەوە ئەوەن هاتوون لە گوندێک لە گوندی گرد عازەبان لە چۆڵاییەک بە چەندین کیلۆمەتر لە ئەولێر ئەم یادە دەکرێتەوە من پێم وایە ویستم لێش باسیەوەم کرد کە ئێمە لە کاتێکە ئەگەر مێژووی ئازادی بنووسینەوە ئێمە لەمڕۆ لە ڕاستی مێژووی ئازادی ڕاستەقینە دەنووسینەوە کەویش لەسەر دەستی ئەم شەهیدانە لەسەر دەستی و هەر لەوێ براکەی شێروان شێروانی ینی شێروان شێروانی پەیامی نارد پەیامێکی ڕاستەخۆی لە سزنەوە نارد بۆ یادی کاوەگەرمیانی هاوڕێی
هەموو ئەوانە ئەم مێژوە دەنووسنەوە کە لە ڕاستیە ئەمڕۆ لە زیندانەکانن لەسەر ئازادی ڕادەربڕین هەموو ئەوانە کە لە تێکۆشانی ڕاستەوخۆدانە ناو حرەکاتی اجتیماعی هەموو ئەوانە کە تەسنیم نەبوونە خاوەن ئیرادەی خۆیانێن و لەگەڵ ئەو پێشمەرگانشی کە لە ڕاستیە لە سەنگەری بەرگریدان بۆ پاراستنی کوردستان باز لە پێشمەرگەی ئەو خۆتان یعنی مەبەستم لەو پێشمەرگانەیە کە خەڵکی هەژار و کرێکار و جوتیارن بەڵام بە پێچەوەنەوە ئێمە دەبینین کە بازرگانانی سیاسی مافیای سیاسی لە کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆسیە دەکات لە دوای 8 ساڵ لەم کەیسا من پێم وایە ئەم کەیسە جارێکی تر بە کراوەیی ماوەتەوە و ئەم کەیسا میشە کەیسێکی زیندووە ڕاستە دەسەڵات بە هەموو ئیمکانیەتی بەو هەموو ئیعلامە چاوەشەکاریەتی نەیتوانی دیزە بە دەرخۆنی بکات دادگایی کردن لە ڕاستیە ئەگەر ئەو پێی وا بێت تەنیا دوو نەتوانێت چەند کەسێک دادگایی بکە بەڵام بە نەتیجە وجدانی کۆمەلگا سە لە ڕاستیە سەردەمی ئەعلامی تازە خەڵک هەموو بابەتەکان باشە زانێ ئەم بابەتانە پەیوەندی بەچێوەیە ئەگەر یەکێک هەڕەشەیان لێ بکە بچووکترین هەڕەشە لەو ئەندامانەی کە بەشێکن لە ئەندامی بنەماڵە ئۆلیگاریشیەکان زۆر بە ئاسانی دەیدۆزنەوە بەڵام کاوە گەرمیانیی کوڕی خێزانێکی کۆمەنیست ڕۆژنامە نووسێکی بوێر لە گەرمیانێک تیرۆرەکرێت بە ڕۆژی ڕووناک ئێستاژ ئەمان بە ناوی سۆسیال دیموکرات و کۆمەڵێ چەمچی تر باز لە ئازادی و جیاوازبوونی خۆیان نەکە لەگەڵ سنووری ئێستا ڕووداوەکان دەریەخە لە ڕاستی ئەمانیش وەکو ئەمانەی ئێرە دوو دیوی یەکدراون بەڵێ هیوا تا ئێستا شتێکی سەرنجڕاکێشی نووسیەوە من خۆمە یەکەم جارامە بیستم بەڵام حتممەنی خەمەستە شاشەکە بۆی بینەرانیش بیبینن ئەڵێ کوژرانی برای بکوژەکەی کاوە گەرمیانی لەلایەن داعشەوە ڕێکەوتە یاخود هۆکاری سیاسی لە پشتەوەیە دەوترێت هەڕەشەی ئاشکراکردنی دەستی پشت تیرۆری کاوە گەرمیانی کردووە دوای ئەوە لەلایەن ئەوە بەشی دووەمێتی دوای ئەوە لەلایەن داعشەوە دەفڕێنرێت و دواتریش هەر لەلایەن داعشەوە دەکوژرێت ئێوە لەم بارەیەوە چ زانیاریەکتان لایە لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ ئێوەی عزیز دەستی خۆش بێ من خۆم شخصەن تایر هیچ زانیارێکم لەلا نیە بەڵام دیارە نازانم ئەگەر ئەمە هاوڕێیان ئەم هەواڵیان بیستۆیاننا بەڵام من گومان ئەەکەم کە مەسەلە داعش بۆ لەناو هەموو کوردستانە بۆ برای بکوژەکەی کاوە گەرمیانی ئەفڕێنەوەی کوژێ ئەو کاتێک کە خەریکە زانیارەکان ئاشکراکە بە نظرم نازانم ئەم داعشیان تۆزێ ئیشێکی سەرنجڕاکێشی کردو داعشی ناوە خۆیە لە داعشی ناوخۆچ لە داعشەکە ناچێکەکەی ناسی زانیاری هەبێ ئەگەنا لە ڕاستی دیار بوو خۆ ئێمە ئەم کەیسی کاوە ئەم کەیسی سەردەش عوسمان کەیسەکانی تریژ ئەو ڕۆژنامە نووسووە پارێزەرانی کە لە نزیکەوە ینی متابعیانە کرد هەر ڕۆژێک کەسێکیان دێناکە پێیان دەوت ئەمە بکوژە دواتر ئەمیش بۆ ڕۆژی دوایی بە پێچەوانەوە وتەیەدا خەڵکێکی تریان دێنە یعنی قەزیەکە دەرچوو ینی لەم تەفاسیلێ دەرچوو خەڵەکە میزانی کە ئەمە بابەتێکی ترە لە ڕاستیە پەیوەندی بە بەرپرسیارەتی و ڕۆڵی دەسەڵاتداران ڕاستەخۆ لەم بابەتەوە هەیە پێم وایە بچینە سەر تەوەرێکی تر شەماڵ تۆ ئیدا یعنی من این بکەمیان تو بەردەوامەبی کەرم بەردەوام بە هیوای ئاوات لەگەڵمانە شەماڵ بەڵێ لێرێ زۆر باشە ئێستا لە ڕاستیە باس لە کەیسی پەنابەرانەکەین یان کەیسی کۆچی بە کۆمەڵی کوردستانیان کە جارێکی تر ینی مێژووی ئێمە ینی شایدی چەندین کۆچە لە ڕاستی ئێمە تەنیا کۆڕەوەکەی دوای نەوەت نبینین بەڵکو ئێستا ئێمە چەندین کۆڕەوی تر بە شێوازی جۆرا و زۆر دەبینین ئەم جارە نەتەنیا لە ترسی با بڵێن هێرشی باعث بەڵکو ئەم جارە لە ترسی هێرشی دەسەڵاتدارەکان بۆ سەر ماف و ئازادیەکان ئاواتی مەحامی یەکێک بوو لەو گەنجانەی لەگەڵ سەدان و هەزاران گەنجی تر نیشتیمانی جێشت زیاتر لە 30 ڕۆژ لە جەنگڵەکانی بیلاڕوسیا بوو لەگەڵمان دەبێ بۆ پێدانی زانیاری زیاتر لەبارەی بارودۆخی ئەوێ و گفتوگۆ زیاترەکەی نەباری ئەم کەیسانە چی بن چکان دێزار لە ڕاستیە بە جۆرێکی تر
هەندێک میدیا دەیانەوێت ئاراستەی کەیسەکان بە جۆری شتر بن. کاگاوت سڵاو دەبێ زۆر خۆشحاڵین جارێشترت بینینەوە. پێم خۆشە باس لە باسێک بکەی لەبارەی بارودۆخی پەنابەران لە سنوورەکانی بیلاڕووسیا ئەوەی خۆ بینیت لەوێ کەرەمکە. سلااو هاوڕێجان، سلااو لە خۆتان لە تەناوی کامە کەناڵەکەتان، تەواوی کارمەندانی خۆشەویست هەروە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵەکەتان سپاسان دەکەم بۆم دەربەتە. گوێ لە دەنگمە هاوڕێ؟ بەڵێ بەڵێەوە گیان. هاوڕێجان، وەزعی پەنابەران لە ئەو پەڕی خراپیدایە، ئەمەش لە سایی سەری حکوومەتی بەناو حکوومەتی هەرێمی کوردستان و بێباچی لە ئاست مافی مرۆڤ و هەڵبژاردننی ئەم ڕێگەی لەلایەن خەڵکی بەژمەینەتی ئەم هەرێمەوە بەڕاستی تراجیدایەک دروست بووە لە نێوان سنووری لیتوانیا و بلاروسیا. ئەو تراجیدیایە نەوەت و یەکیش دروست نەبووە تا ئێستا، بەڵام دوور لە چاوی کامێرەکان، دوور لە چاوی خەڵک، لەبەرەوەی خەڵکی بلاروسیا زۆر زۆر خراپە بەرامبەر بە پەنابەران و هەروەها لیتوانیا زۆر زۆر خراپە بەرامبەر بە پەنابەران. ئەمانەی حکوومەتی هەرێمی خۆشمان کاوێژی سیاسی دەکەن لێرە، دەڵێن خەڵک پەنابەرانی هەرێمی کوردستان ڕوو لە وڵاتانی دەرەوە دەکەن بۆ کەیفوسەوە سەفای خۆیان چوون و بۆ خۆشی چوون، بەڵام ئەو قسە دوورە لە ڕاستیەوە، زۆر دوورە لە ڕاستیەوە. لەبەرەوەی هەندێک خەڵک هەیە هەتا ئێستا لە جەنگەڵەکان ماوە، من هاوڕێی خۆم و تەلەفۆنم لایەتی ئەمڕۆ نامەی بۆ من نردووە، دەڵێ هەموو گیانمان بەستوویەتی بەچی سەخە و بەدار و بەردەوە بەستوویەتی لەبەرەوەی ناقص 25 پلێ لە ژێر سەفرەوە. ئەگەر حکوومەتی عراقی فرای ئەم خەڵکە نەکەوێ، ئەو خەڵکە هەرەمووی دەمرێ لەو مەتیقەی، لەو سنوورە، ئەو سنوورەی کە پەیامنێرەکان و تەلەڤیزۆنەکانی پیشانیەدەن، پیشانی هەرێمی کوردستانەکە پیشانیەدەن، ئەوە ناوچەی گرۆدنەیە زۆر دوورە لەو سنوورەی کە خەڵک تێیدا گیری خواردەوە پێی دەڵن سێگۆشەی مەرگ. ئەوانەی کە شەوانە بەلەڕووسیا شەوانە کۆمەڵی خەڵک دەگرێ بە زیلی عەسکەری دەیگوازێتەوە بۆ لیتوانیا. ئەو سنوورەش زۆر دوورە لە سنووری پۆڵندا، لەبەرەوەی دەبێت دوو شاریکە ببڕی، برێست و لیدس، ئەو جا دەگاتە گرۆدنا. بلاروسیا ئەم خەڵکە بەکاردێنێ، ئەم خەڵکە هەژارە بەکاردێنێ بۆ مەرامی سیاسی خۆی، بۆیە یەکێتی ئەوروپا مەرامە سیاسیەکانی جێبەجێکە. بەڵام بەداخەوە خەڵکێکی زۆر لەوێ وەفات دەکا، گیان دەسپێرێ. حکوومەتی خۆشمان زۆر بێباکانە، پێشوازی لە شاندەکەی بلاروسیا دەکا، لە رووسیا دەکا، بێوەی هیچ قسەیەک لەگەڵ ئەوان باسکە. من داواکارم حکوومەتی عراقی بێتە سەرخەت، چونکە ئەو خەڵکە گیری خواردووە لەوێ، دوور لە چاوی کامێرەکان، هیچ کەسێک نایبینێت لەوێ، لەبەرەوەی سنوورەکە زۆر دوورە دەستە و هیچ شوێنێکیش هیچ کەسێکیش نایگاتێ. ژمارەی و کەسانە چەند دەبێن و لە چی پێکاتون، یعنی لە گەنجن لە پیرن، ڕێژەی کورد لە ناو ئەوانە چەنە؟ هاوڕێجان، ئەغلەبێتی ئەگە بڵین لە 100 کووردە، لەوانش ڕێژەی منداڵی زۆر تێدایە، عایلەی زۆر تێدایە، بەڵام عایلەکان لە گرۆدنە نیشتەجێن. گرۆدنە ئەو کەمپەیە، کەمپی بلاروسیا و پۆڵندایە، ئەوان لەوێ نیشتەجێن زۆربەی عایلەکان. بەڵام ئەوانەی کە ویستویانە لە سنووری پۆڵندا بپەڕنەوە، دوایی پۆلیسی بلاروسیا گرتوونی و فڕی داون بۆ ناوچەی لیتوانیا، ڕێژەکە بەو شێوە نیەک کە لە ناوچەی گرۆدنە لەو کەمپەدا نیشتەجێ بوون. عایلە لێیە، منداڵی لێیە، بەڵام گەنجی زیاتر لێیە. شەوانە پیلاروسیا سەیاران بۆ دێنێ زیلی عەسکەری گەنجەکان تاقم بە تاقم، گروپ بە گروپ دەیانگوازێتەوە بۆ سنووری لیتوانیا، بۆیە زەخت دروستکە لە لیتوانیا. بەڵام بەگشتی هەموو چین و توێژەکانی تێدایە، هەم گەنجەکان زۆرتر، ئایلەی تێدایە، ئافرەت، ژن و منداڵی تێدایە، زۆری تێدایە لەوانە. و هەروەها ڕێژەکەش لە سەروی 4000ەوە دەبێت ئەو خەڵکەی کە لەوێ گیری خواردووە. ئەوانە دوورن لە ڕاستیەوە. ئەگە دەڵێن 3000 نەفەرن، هەر سنووری لیتوانیا و بیلاروسیا زیاتر لە 4000 نەفەر.
زیاترە. ئاوات پێمان بڵێ لە ڕووی ئەم خەڵکانی کە لەوێ بینیت ئەم ناقەشەی ئێوە دەتان کرد لەوێ لەگەڵ ینی لە بینی خۆتان یعنی چی بوو ناوەڕۆکی مناقەشانە چی بوو هۆکارەکان چی بوون بۆ سەفەرکردنی ینی جێشتنی ئەوان کۆچکردنی ئەوان و پێکاتی ئەوانە نێوان شارەکان چۆن دابەش بوو شارەکان یاریمی کوردستان هاوڕێژیان دانیشتوی هەموو شارەکانی هەرێمی کوردستانی تێدایە بەگشتی هەر لە دهۆک و زاخۆ بگرێ و تا گەرمیان زۆربەی زۆری خەڵک ئەو گەنجانەی کە دێن بۆوێ لە دەست ئەم دەسەڵاتە ڕایان کردووە یەک خانوێکی هەبوو فرۆشتوویەتی و داوێتی بە ئەو ڕێگایە بۆیە دەرچێت لەو ڕێگەیەوە بگاتە ئەوروپا وڵاتێکی خۆش ژیانێکی خۆش بەسەر بەرێ لەبەرەوەی لێرە مانای ژیانی بۆ نەماوە. ئێستاش هەندێک کەس هەیە لەوێ ماوەتەوە دەڵێ من پارەیەکم سەرف کردووە ناتوانم بگەڕێمەوە بۆ ماڵێ هیچ کەسێکی نییە گەنجێکە 25 ساڵە دەڵێ هیچ معیشەتێکم نییە لە ترسی بێ ئیشی ڕای کردووە بۆوێ نەشگەڕاوەتەوە دەڵێ یان دەمرم یان ناگەڕێمەوە لەبەرەوەی جارێکی تر من ناگەڕێمە بۆ سەر سفرەی خاڵی بێباچی حکوومەتی هەرێم ئەم گەنجانەی سەرگەردان کردووە چەند ساڵێکی تر بڕوە دەبینی حکوومەتی هەرێم و هەرێمی کوردستان دەبێتە خەڵوەتگەی پیری لەبەرەوەی زۆربەی زۆری گەنجانمان لەدەستدا هەتا نەچی لێ بە چای خۆت نایان بینی نازانێت چی گەنجێک هەر هەمووی تەمەنی لە نێوان 22 تا 25 20 تا 25 27 تەمەنەکان هەرچی گەنجە کۆچی کرد لە بێباشی ئەم حکوومەتە من ڕووی دەمم دەکەمە حکوومەتی عراقی بەڵێ ڕووی دەمم دەکەمە حکوومەتی عراقی ئێمە لە حکوومەتی هەرێم بێکەسین بێدەرەتانین هیچ شتێک نییە کە بە ناوی حکوومەتەوە لەبەرەوەی هەتا ئێستا لێدوانێکی جدیان نەبووە حکوومەتی هەرێم سەبارەت بە جێهێشتنی ئەم گەنجانە هەندێکیان لەم سیاسیانە کاوێژی سیاسی دەکەن دەڵێن بۆ کەیف و سەپا چوون بەڵام هەمانە گەنجمان هەیە دەتوانم لێدوانی لێوەرگرم لەوێ دەڵێ من هیچ مانای ژیانم نەماوە لە کوردستان بۆچی بگەڕێمەوە 30 وەرەقەمە بۆ 30 وەرەقەم سەر کردووە لەم ڕێگایە من بۆ چۆ بگەڕێمەوە سەر سفرەی خاڵی چی بکەم تراژیدای زۆر لەوە گرنگتری تێدایە لەگەڵمان بمێنەوە حەزەکەم ئەگەر شەماڵیان علی سیاسیش دواتر ویسیان مداخلەیەکی کورد بکەن لەسەرەوە بەڵام من پێشەوەی ئەوان باس بکەن جاریشتر پێم وایە لە بەرنامەیەشتری جارێکە باسم کرد هەر لەو ماوەیە گفتوگۆ کە زۆر دەکرا لەبارەی کەیسی کۆچبەران و بۆچی خەڵک نیشتیمان جێدێرێ کۆمپانیایەکەیە بە ناوی کۆمپانیای شیکار کە چەند ڕەفیقێکم لەوێ ینی ئیشەکەنەوەوانە لە یەکێ لەو گفتوگوانەی ڕێکیان خست و یەکێ لەو ئیسیبیانەی کردبیان کە لە ڕاستیە یعنی ئەنواع خەڵکی تێدا بوو کە مشارەکەیان کردبوو ینی خەڵک تێدا بوو کە سەرپەرشتی ئەمانی کردبوو خەڵکی لە ناو ینی ناو دەسەڵاتی شتیا بوو یعنی تەواو حیادیت و بێلایانی پێوە دیار بوو جگە لە هەندێک سوال کە من لەوێ باسم کرد کە بەجۆی لە جۆرەکان بە باشی سیاغیم سوالانە نەکراوە لەوێ بەپی ئەو ڕاپرسیە لەبارەی کۆچی گەنجان باز لەوە دەکەن 185 خەڵکی کوردستان لەو ڕاپرسیە دەڵێن ئێمە بۆمان بگونجێ کوردستان جێ دێڵین 155 خێزانەکان دەڵێن ئێمە پاڵپشتی نەوەکانمان دەکەین بۆی کوردستان جێبێرن خێزان ینی وەکو خێزان گەیشتە قەناعاتە بۆ کوڕان 155 بۆ کچان 145 واتە 145 خێزانەکانی ئێمە تەنانەت بۆ کچەکانیشیان لایەن ئاساییە جێبێڵن تەنیا 115 دەڵێ من بیرم لە بژاردەی سەفەرکردن نەکردوتەوە 188 لەو گەنجانە دەڵێن ئێمە دڵمان زۆر تون دەرە کوردستان دڵمان بە هیچ خۆش نییە سەدا جارێکی تر هەفتا بەسەرەوە باسی لەوە دەکا کە سیاسەتی ئابووری لە کوردستانە نەگەشە پێدانی تێدایە و بە هیچ زۆرێک ئێمە لێە سوودمەند نابین بەشێکی تر باز لەوە دەکا کە ئێمە هەفتا بۆ هەشتا کە بە دەقیقی بەڵام لەو ژمارەیە باسیەوە دەکا کە من هیچ سیقەیەکم بە سیستەمی سیاسی و حزبەکان و حکوومەت لە کوردستان نەماوە
بەشێکی تر جارێکتر کە ڕێژەیەکی بەرزە باسیەوە دەکە من هیچ ئومێدێک نابینم لە داهاتوی خۆم لەم نیشتیمانە بەسیشتر باسیەوە دەکا کە لەوەی کە جیاوازە چینایەتەکان نەبوونی ڕوئایە کە کوردستان بەرەو چێ دەڕوە هەموو ئەوانە وامان لێ دەکەی ئەمە نیشتیمان جێبێڵین کەرەمکەنی تر بۆ ئێوە کەمتان توانێت داخەڵە بکەن بەڵێ هیوا دەستی خۆش بێ و دەستی کاگاواتیش خۆش بێ کە بەشدار بوو لەگەڵمان لەم بەرنمەیە وێنەیەکی دیمەنێکی پێ نیشان داین لەوەی کە لەوێچی ڕوەدا علی سیاسی من پێشتۆ دەستم کرد بە قسەکردن لەبەی دەستم هەڵبڕی بوو پێشتر واژ نەبووە بەرحاڵ من ئەوە بڵێم کە ڕاستەکەی ئەو ئەحسایی کە تۆ باست کرد هیوا من تۆزێک هەست دەکەم لە ئەنداری تیا بۆ دەسەڵات و بڕای من دەرگاکانی کوردستان بکەیتەوە بای مەلعەبێ خەڵکی تیا نامێنێ بای ئەوەنەی تیا نامێنێ خەڵک چەپڵە بۆ لە مەلعەبێکا چەپڵە بۆم دەسەڵاتە لێبە بە بڕای من کوردستان دەواازەکانی واڵاکەی بە گەنجەوە بە پیرەوە بە تەمەنەوە بەگەرەوانی کە ینی توانای ڕێکردنیان نیەوە ناتوانن کەنەوانیش دیاریان بۆ پیاکەی سواری تیارە بن کوردستان جێ دێڵن بە بڕای من مەسەلەکە دیار و ڕۆشنە ینی مەسەلی کۆچکردن بەڕاستی لە بناغەیترین ئاستی خۆیان نیە حەقی هەر زیندەوەرێکیشە بەش لە بەشەر گەڕێ یعنی حەقی هەر زیندەوەرێکە کوێی پێ خۆشە لەوێ بژی ئەمە زیندەوەرەی کات ئەخر نەمە بەستمەوە یعنی ئەمە شتێکی سروشتیە مافێکی سروشتێ تۆ ناتوانین لە خەڵکی زەوتکەی بۆ کوردستان بەجێ دێڵی تو خۆ لە برسانە ڕۆیشتووە و خەڵک ئەوە کە تەبعەوە هیچ کە ڕازنی ینی بە فەرزی حاڵ هەتا کوردستان وەکو سویدیش بێ خەڵک ئازادە لێرە لە سوید ساڵانە چەند دەیان هەزار کەس ڕوا لێرە ناژێتەوە بۆ سویدیش نایەتەوە تااقەتیم سەرمایە نییە ڕاچێ بۆ شوێنیشتر ئیژەکات و نایەتەوە بۆ ێرە بژی بەرحاڵ بەڵام باسەکە لەوەی کە لە کوردستانە هەیە مەسەلەکە زۆر لەوە واوەترە یعنی بەڕاستی سیستەمێکی سیاسی لە کوردستانە هەیە لەگەڵ ئاستێک لە شارستانیەتە کە لە کوردستانە وجودی هەیە نایەتەوە یعنی ئێستا بەشێک لەوانێ باسکەن بڵێن کە ئەم گەشە ئابووری کە کرا و ئەم پارەیە کە ڕژاوم پارەیە کە هاتووەم سەرمایە کە کەوتوتە کوردستان دیارە کەوتۆ دەستی سەرمایه‌دارە نەکەشت کەوتۆ دەستی خەڵک ئەمە بۆ بە باعیسەوەی کە پێشکەوتنێک ڕوویاوە خەڵک چاوی کراوەتەوە خەڵک لەوانەیە وابێ ئەمەی کە مەسەرەن 2011 تا 14 تۆزێک پارە ئاهات و تۆزێ بژانەوە هەبوو لە کوردستانە بە جۆرێک این بۆ ئەمە وای کردبێ کە خەڵک بە ئاستێک گەیشتووی تر تەقبولی ئەم ژیانە ناکە لە کورد لەوانەیە وابێ بەڵام لە نهایەتی مەتافە ئەوە حقیقەتێکە کە ئاستی وشیاری وە کولتوری خەڵک وە شارستانێتی خەڵک وە چاوەڕوانەکانی خەڵک لەگەڵ ئەم سیستەمە سیاسیە نایەتەوە کێسە لە کوردستانە حاکمە ئەمە ئەڵەی پەڕوویەکی پیسە بە جەستەی ئەم کۆمەلگایەوە دەسەڵاتی پارتی و یەکێتی وەکو شتێکی نامۆ بە کۆمەلگای کوردستان وجودیان هەیە ئێستا ئەمانە بێ بڕۆن لاچن وەختێک لا ناچن و وەختێک خەریکن دەستیان خستۆتە بینی قاقای ئەم کۆمەلگایە خەڵک ئازادە لەم کۆمەلگایە ڕاکە لەم خنکانە نەجاتی بێ چێ بۆ جێگای بتوانێت هەناسەیەک هەڵکێشێ لەوە ئەمین بێکە تێشتر کارەبا هەیە شەماڵ دەست خۆش ئاور علی کەرەمکە من جگە لەم هۆکارانەی کوردستان هینێکەیە ئەحسایەکەی ئەڵێ 6 ملیار نەفەر لە جیهانە ئەوێ کۆچکات 6 ملیار نەفەر لە جیهانە ئەوێ کۆچکات ئێستاگە دەرگا بکەنە سەرپشت ئەمریکای لاتین ئەم هەندۆراس و مندۆراسی کە ئێستا دواتر دێنە سەری هەر هەمووی کۆچەکات خۆ ئێستا لە مەکسیکا قافڵە ئەکەوێتە ڕێ لە هەندۆراس و سلفادۆر و منفادۆر لە وڵاتانەوە قافڵە یعنی بە ئاشکرا بە کوردەکەی خۆمان بەنێرەکەری سنوورەکان ئەبڕن و ئەچنە ناو ئەمریکاوە یعنی جیاوازیە کە ئەمڕۆکە لە زیادبوون ئەگەر وەکو چینایەتەکە تحلیلی بکەین جیاوازی داهات لە وڵاتە دەوڵەمەندەکان ئەو وڵاتانەی کە پێشتر پیانەوت وڵاتانی ئەمپریالی یان ئەو وڵاتانەی کە دەخلی فەرچیایە زۆرە لەگە وڵاتە هەژارەکان کە ئێمەش ئێستا بەشێکین لەوانە بەشێک بووینە لەوانە هەموو ئەو خەڵکەی کە لەو وڵاتە هەژارانەوەیە دەیەوێت چاوی لەوەیە بە تایبەتیش دوایەوە ئەم تۆڕە کۆمەڵایەتی و شتانە پیا بووە خەڵک چاوی کراوەتەوە ژیان لەوێ من ئێستا کەسی خۆم هەیە بۆ ئاگاداریت لە کەرکک بووم ئەو کاتێک کە کێشەی ئەو پەنابەرانە لە بیلاڕوسیا بوو
هەردوو گەنج قسەیانە کرد منە چوومە تەشیانەوە بزانم لە تەلەفۆن و لە قسەکردنیشە ئەچوومە تەشیانزان باسی چییە ئەزانی 100 باسەکان باسی بیلاڕوسیا بوو چۆن بگەنە بیلاڕوسیا چۆن بگەنە ئەبێت چۆن دەرچن یعنی یەکێکم نەبینی بابەتی بیلاڕوسیا نەبێت باوەڕکە ئێستا من خزمی خۆمە مناڵن ئەڵێ ناوخۆی ناوە فلانکەس یوکەی یعنی ئەوێ بچی بۆ بەریتانیا یعنی هێشتاکە نەبووە 18 ساڵ بەڵام ناوێکشی بۆ خۆی داناوە ناوی وڵاتەکەشی بۆ خۆی داناوە دەوێ بگاتەوێ ئەمە حەقی خۆیانە کاکە گیان ئێستا لە کوردستانە ئێمڕۆ بڕیارێ دەرچوو ئەرێ سەرۆکی دەزانکۆ ئەگۆڕین بەڵام بە شەرتێک دکتۆرای هەبێت و جێگری پرۆفیسۆر کەمتر نەبێت ئەی باشە کوڕی سەرۆکەکەمان چەند زانکۆی هەیە پرۆفیسۆرە 15 ساڵ خدمەی هەیە یاریدەری پرۆفیسۆرە دکتۆرای هەیە ئێ باشە آخر لە ئێستا هێشتا هیچنەوە خانی هەیە 1 ملیۆنە مەتر 1 ملیۆنە مەتر ئێ باشە ئەم خەڵکە ئەم گەنجانە چۆن ئەم وڵاتە حیزە بەجێ نەهێلن آخرۆک و فەراتیر باڵوتی لە کاتێکدا منداڵی ئەوان هەر لە دایکە بێت کۆمپانیانێت تیارەی تایبەتیانێ سەفرەی ئەوروپا دەکەن ئەوانش لە پاڵ ئامودێ ڕاوەستاون بەشکم خەتەی ئەتەرنێتەکە لای ئامودەکە باشتر وەریبگریان لە ماڵێک وەریگرن لە پەنای دیوارە کۆبنەوە ماڵە دەوڵەمەندێک لەبەرەوەی خەتی ئەتەرنێتیشیان نیە ئیشیان دەست ناکەوێت هیچیان دەست ناکەوێت ئەمە کاکە گیان ئەم دەسەڵاتە حیزە وەکو فەراتپیر باڵگوتی هەموو شتێکی لە مێشکی ئەم خەڵکەیە کوشت بە تایبەتیش ئەو گەنجانە کاکە تەعینات نییە پارە نییە هیچ نییە هیچ شتێکی هیچ ئاسۆیە لە بەردەمیانانە هیچ ئاسۆیەکی ژیان لە بەردەمیانان نییە نەئەتوان خێزان پێکەوە بێنن نەئەتوان خۆیان بکەن نەئەتوان مۆبایلەکەیان بگۆڕن نەتوان بنە خاوەن سیارێکی ئۆپڵی خراپ نەئەتوانن ببن بە خاوەندی گەشتێ بکەن بۆ هاوینەوارێک لا خۆمان 10,000 لە گیرفانیانە نییە ئەمە بیر لەوە ئەکاتەوە ڕۆژە لە ڕۆژان لەم جەحەنەمە نەجاتی بێت کە بەشێکی پەیوەندی بە ئابووریشەوە نیە بەشێکی ئەوەیە کە منداڵ و تواڵی ئەم مەسئولانە بوون بە خاوەن حیزب بوون بە خاوەن شار بوون بە خاوەن زانکۆ بوون بە خاوەن فڕۆکە بوون بە خاوەن کۆمپانیا بوون من لەنەوەتی شەماڵ تو ئاگادای من لەنەوە تێکەوە ئیشی ڕێکخراوە یەکەم تا ئێستا قەنەفەیەکم نیە ئێکوڕی سەرۆکتان ڕێکخراوی هەیە ملاین دلار سەرمایەکەیەتی ئەی هاوار ئەمانەیان لە چوە بووە خەڵک باسی کوڕی مەسئول مەکە کوڕی سەرمایه‌دارانیش باس بکە ینی سەرمایه‌دار و ملیاردێرەکانی کوردستانی هاتوونە کاکەگیان ئەم سەرمایه‌دارانە هاتوونە شەریکی ئەوانە نەبێت نەبوو بە سەرمایه‌دار ئللا ئەبێت ڕێگەیەکی دۆزی بێتەوە لەگەڵ ئەمانەیە شەریک و بێت وەرە ئەڵەن 30 ملیاردێر هەیە لەنا 30 ملیاردێرەکەیەکی نییە مە شەریکی ئەوانە نەبێت هەیە شەریکی ئەوانە نەبێت چێ هەیە ئەوانە هەڵی نەسوڕێنن دەی هەروانێت جانان شەریکی سەدام بوون ئێستا شەریکی شەریکی پارتی ڕۆژێک لە خەوەڵ ئەستین مناڵە حیزێکی ئەم مەسئولانە کارەساتێکی لەو کوردستانە خوڵقاندووە یەکێکی کوشتووە پەلەماری ئافرەتێکی داوە لە سیارێکی داوە هەموو ڕۆژێ ئەڵەستین ئێمڕۆکە کوڕەکەی شاڵاو عەلی عەسکەری ئاتووە چێڵێت ئەرێ ئەمانە لە پڕ بوونە کوڕێک ئەی قەحب باب تۆ لە تڕێک بووی دەش تەوا بوو کاکە عەلی بەخوای چی نەگەڕمەوە ئەی باشە تو بەچی بوویتە تڕێک ئەگەر تۆش لە پڕێ نەبوویتەوە بەچی بوویتە تڕێک آخر لەم کوردستانە بۆیە من ناحەقیێوان ناگرم ئەم خەڵکە حەقی خۆیەتی کۆچکات خۆیەتی ڕزگار بێ لە دەستی ئەم جڕ و جانەوەرانە بەڕاستی مناڵی مەسئولەکان چۆن کوردستانیان وێران کرد منداڵەکانیشیان خراپتر کاکە ئەم گەنجە بۆ ڕاکە لەبەرەو منداڵانەی ڕاکە لەبەرەو هەموو خۆڕی و تۆڕیە ڕاکە مناڵی مەسئولە کاکە دەی فەرموو بەڵێ زۆر باشە دەستە خۆش بێ کۆمەتێک هاتووە ینی یەکێ لەوانە نەریمان ڕەشید دەڵێ نەبوونی پێشەنگێک بۆ گۆڕانکاری ڕێشەیی هۆکارە لە ناومێدبوونی خەڵک ئەوەش باز بکەن تاوانەوە یەکێکە لە بابەتایان لە ڕاستیە لەبیرم چوو گرتمی خاڵێک ئەمەیە بۆ گەنجانی باسکەم لە هەموو دنیای ڕاپرسی کراوە بە تایبەتی لە ئەوروپای ڕۆژئاوا و ئەمریکا و کەنەداوانش دوو توێش لە کۆمەڵگادا زیاتر دەنگ بەلایەنێک ئەدەن بە چەپەکان ئەدەن لە هەڵبژاردانەی کە دەرکەوتووە هەر لە هەموو ئەوروپای ڕۆژ ئاوا و ئەمریکا و کەنەدا وڵاتانەی دیموکراتین بەڵام بەداخەوە لای ئێمە لەبەر ئەوەی
چەپ دواکەوت بەشێک لەو خاڵانە ئەوەیە کە ئومێد نەماوە ئومێد دوای ئەوەی کە بێ ئومێدی دێ لە لایەنی سیاسی کۆچەکە زیاتر دەبێت هیچ ئومێدێک لە بەردەمان نەباوە و ئەو لایەنانەشی کە خۆیان بە چەپ ئەزانن ئێستا جێی ئومێدی ئەو گەنجانە نین باشە بۆ پێدرا جێی ئومێدی پیرەکانن خۆزیات جێگای ئومێدی پیرەکانیش بوونە علی سیاسی ئەمە گفتوگۆی زۆر لە بارەوە ئەەکەین و لە ڕاستی ئەمە خاڵێک جێ پیرەکانیش وا دەنگیان زیاتر هێنایەوە تەبعەن منەزانم جێ ئومێدی پیرەکانین لەبەرەوە گەر جێ ئومێدی پیرەکان بوونایە خۆ سەتا چلی کۆمەلگا پیرە لەو سەتا چلە خۆ سەتابیسی دەنگی پیانەدا ئەم نەبوونی بەدیلە کە جێ ئومێدی ژنان و گەنجان بێت وەک لە وڵاتانی ترا هەیە ئەمە خاڵێکی بەهێزە کە هیوایەک لە بەردەم ئەو گەنجانیانەمە ئەم گەنجانە هەر ڕۆژی چەپڵە بۆ یەکێ لێدەن دوایی بێ ئومێد ئەگەڕێنەوە لەبەرەوەی هیچیان لێ هەڵ ناکڕێنن هەموو بە درۆ هەڵیانە خەڵەتێرن بێ ئومێد دەبن کە بێ ئومێد بوونی تر هیچ یعنی وەلحاصل هیچ ئومێدێکی سیاسی ئومێدێکی ئابووری حتا ئومێدی کۆمەڵایەتی نییە لەو کۆمەلگایە بۆیە گەنجەکان تاکە ئومێدیان خۆڕزگارکردنەوە لەو ئەوەش بەرەو جەحەنەمێکی تر دەڕوات لەوێ کە چوە ناو کارەوەی تر خۆ کاک شەماڵ ئەزانێت تا 65 ساڵی کاربەری ناداوێتە بەشێک لە ئەم تەوەرە ئاوڕعلی بابەتێکی گرینگکە بێ لە داهاتووە لە ڕاستیە قسەی جددی لە ئاستی فکری سیاسی لەسەری یەکەی نەچەنە بەشێک لەوانە ئێستا ڕەنگە پێیان ینی دڵیان نیم بگرێ بڵێن ئێمە زۆر تێکۆشەرین و زۆر شتمان کردووە نابێ ئەم برادرانە لەو کەناڵە ڕەخنەوان لێ بگرین بەس لە داهاتووە لە ڕاستیە زۆر شت لە بنی هەمانەکە ئەدەین لەسەر زۆر خاڵی تر قسە ئەەکەین کات کەمماوە ناچارین تەوەرێک کە پەیوەندی باڵکشانی تاوان و کۆمەڵێک بابەتی تر بوو شەماڵ ئەگەر بەبێ پرسی تۆ ئەمجارە علی سیاسیانە منە و تەوەرە حەزفەکەم ئەوە ئەگەر ئەین هاوڕێ ئاوات دوا قسەی خۆی بکات دواتر علی سیاسی دێمە لای تۆ قسێکمان بۆ بکەیت لە ئەوەی لە ئەمریکای لاتین دەگوزەرێ لەبارەی هەڵبژارنەکان و پێگەی چەپۆم بابەتانە پێشەوە ئاوەجیان ببوورە ئێمە زۆر قسەمان کرد دوا کۆمنتی تۆ لەم بارەیەوە تەستەکانی خۆش بە هاوڕێژیان سپاس بۆ علی سیاسی بۆ کاک شەماڵ وڵایی دوا کۆمنتم من هەر ئەوەیە حکوومەتی عێراق زوو بە فریایە و خەڵکی بکەوێ لەتاڕاتن و مامەڵیان چۆن بوو تا ئەوە هینیان چۆن نەکرد لەگەڵتیان لێرە زۆر مەتاری هەولێریان مەتاری بێلاروسیا هەولێر بیلاروسیا هاوڕێجان بیلاروسیا ئەم خەڵکە بەکاردێنێت من وەکو خۆم 13 نەفەرم لەگەڵ بووە یەکی دەگەڵامانداوە تا هاتوینەوە ناو مینسک لە ناو مینسکیش دەست بەسەر بووین بۆ 4 ڕۆژ ئەو زەدوایی بە ساری خصوصی هێناوێنی ناو مەتار لە ناو مەتاری 4 نەفەرمان لێ گیراون خراونە ژێرزەمینی مەتارەکەیەوە لەبەرەوتیانە عیلن من لەگەڵ سەفارەتی عێراق قسەم دەکرد لەوێ 4 نەفەرم لەگەڵ بوون ئێمە نەگیران یەکسەر تیکتمان بڕی و هاتینەوە ئەو کاتەی لە مەتار وەزع زۆر باشە هیچ کەسێک کێشەنێ لێ دەبرسن بە خۆشی خۆ هاتیەوە یان بە زۆر تەبعاً دەبێت لە ترسی ئەوان ئەوەی پۆلیسی بێلاروسیا بڵێ بە خۆشی خۆ باتومەوە ئەوە ڕاستەکەیە دەنا هیچ کەسێک بە خۆشی خۆی نهاتەوە هەر حەز دەکات دەرچێ و نێتەوە بە وڵاتەیە بەڵام پۆلیسی بیلاروسیا زۆر خراپە لەگەڵ ئەو خەڵکە ئەمانەی کە فەرشی سووریا بۆ ڕادەخەن و ڕۆژانە لێرە بە خێراتنیان دەکەن و دێنە سەر سفرەی حازر لێرە خەڵکی ئێمە هەموو فەوتا لەوەیە پۆلیسی بیلاروسیا بە هیچ شێوەیەک ناهێڵێت بیتەوە ناو شار ئەو پایتەخت کە پێ دەڵێن منسک نایەڵن بە هیچ شێوەیەک بیتەوە لە حدودەکان یعنی پشتێنەیەکی ئەمنی داناوە بە هیچ شێوەیەک نایەڵە بگەڕێەوە تۆ دەنێرێ بۆ مردن لە مەتاڕەکانی کوردستان مامەڵیان چۆنە برادرێک کۆمنتێکی نووسی بوو وتبی جاوەرە دڵت شەق نەبات و ئەوەندە ساڵە لە جەنگلەکانی بیلاروسیابی بەڵام بیتەوە مەتاڕەکانی کوردستان ئەو کەناڵانی کە بۆنی نەوت و بۆنی پارەی گومرگەکانیان لێدێ دێن بێن مخابرە لەگەڵ ئەوە بکەن کە بۆچی کۆچت کردووە مامەڵی ئەوان چۆن بوو لە مەتاڕەکان و ئەمانە مامەڵیان تا حدێک زۆر باش بوو لەگەڵمان بەڵام لەبەرەوەی ئێمە من 21 ڕۆژ کوردم نەبینیوە تەنانەت و برادران و هاوڕانی خۆم نەبێ
دڵم بەوانیش دەکرایەوە هەرچەند کەناڵی نەوتیش بن من ڕووناکاییم نەبینی بوزیگە لەوان بەڵام یەکێک لە هۆکارە ئاخر گەورەکانی کە کۆچکردنی ئەم گەنجانە ئەم کەناڵانەی کە بۆنی نەوتی لێ دێ دەسەڵاتدارانی هەرێمن و هەروە وەکو کاک عەلی سیاسی باسی کرد منداڵەکانیانن بەڵام من نایەمە سەر قسەکانی تر یەکێک لە ئەوانەیە بەڕاستی سپاسان دەکەم دەستان خۆش بێ بەرنامەیەکی جوان بوو تەوەرەیەکی جوان بوو بەڵام دوا قسەم ئەو قسەیە حکوومەتی عێراق بە تەنگیانەوە بچێ خەڵکێکی زۆر دەمرێت لەبەرەوەی زۆر سارداوێ وەکو ئێرە نییە ناقص 15 ناقص 20 پلە لەژێر سفرەوە سنوورەکانیش هەموو داخراوەم کۆتایی پێهاتوون باشترین قسەم بۆ گەنجان ئەوەیە هەستن لە ناوخۆدا دەستکەن بە گۆڕینی دەسەڵات کۆز مەکەن ڕزاتان لێ دەکەم لەبەرەوەی سەر عاقیبەتی پەشیمانی زۆر سپاس ئەوە گیان تێگەم ئێستا تۆ لە ئێمە لە ڕاستیە هەست بە ئازارەکانی کۆچبەرانەکەی زۆر سپاس بۆ بەڵێ من وەڵڵا من لە هەموو کەس باشتر بووم جاتای خواردن پێ بوو 14 ڕۆژ بێنان و ئاو بوو 14 ڕۆژ نان و ئاوم نەخواردەوە 3 جار لە سنووری لیتوانیەوە 280 کیلۆمەترە هاتوومە گرۆدنەی کە سنووری پۆڵندا 3 جار بە پێ هەموو جارەوە و ماروپەیژەی داهاتی نەوێ داهانگرتین و دامردینەوە بۆ لیتوانیا من نەزانم تۆ هینی تۆ جەربەزەیت ئەوە لە بێکەوە تەڵەبە بینە من شەماڵ عەلی سیاسیتر باش پێژەیەمان بینیوە کاتی خۆی کاکە بەڕاستی سەختە دەسەکانت خۆش ڕێزم خۆشحاڵ بوو منیش بێەوە زۆر خۆشحاڵ بووم هاوڕێیان من عەلی سیاسی دێنە لای جەنابەت دواتریش لای شەماڵ من لە ڕاستیە بەبێ باسکردنی پێشە چیەک ئێمە لەما یعنی بە بەردەوام هەڵبەزین و دابەزینی چەپ لە ئەمریکای لاتین یعنی چێڵگەیەک و ژینگەیەکی بە بەردەوام زیندووە بۆ گۆڕانکاری و هەندێک جار زۆربەی جار لە هەڵکشانە و هەندێک جاریش لە ئێمە ئاماژەی داکشان نەبینن ئەگە قسێک لەبارەی ئەم هەڵبژارنانی ئەم دوایەی چەند وڵاتێکی ئەمریکای لاتین بکەیت داتا و ئامارەکان چیمان پێڵێن دیارە من ئەم داتا و ئامارانە کە بۆتانی باسەکەم مەرج نییە من لەگەڵا بمیان لەگە پرۆسەکە یا بم 100 هەمووی ئینە نسبیە هەڵبژاردننی پارەکەی پۆلیڤیا بۆ سەرەتایەک چۆن لە دوای دەرچوونی شافێزەوە گۆڕانکارێکی گەورە لە ئەمریکای لاتین هاتە پێشەوە ئەو گۆڕانکارێت تا لەگەڵ تۆرە نابیت بەساقە بم ئەوە تۆ منت ئەدمین لە من سندووە و ناچام جارزاری لێرەوە پێ بڵام من بەڵێ چیم کردووە ینی لە دوای سەرکەوتنی شافێزەوە بینیمان تا ساڵی 2013 کۆمەڵی وڵات وەکو خۆیان دەڵێن وڵاتی پێشکەوتن خواست نەک وڵاتی سۆسیالستی وڵاتی پەمبەیی هاتنە سەر حکوم دوای ئەو هەڵکشانە لە دوای 2014 بەرەو دابەزیم بوو لە زۆر وڵاتە لە هەڵبژاردنەکانە دۆڕاندیان فرەدرانە دەرەوەی دەسەڵاتە بووە نمونە لە ئەرجنتین لە بەرازیل لە زۆر وڵاتی دیکە بەڵام لە ئیکوادۆر کودەتایەک لە ناو حیزبی دەسەڵاتە جایەتر لیبراڵەکان سەرکەوتنەوە لە هەڵبژاردننی پارەکە لە کۆتایی پارە لە مانگی نۆڤەمبەری پارەکە بینیمان لە پۆلیڤیا جەماعەتی وەک ئەڵێ تەقەدومیەکان جارێکی دیکە سەرکەوتنەوە لەم ساڵدا کۆمەڵی هەڵبژاردن کراوە جگە لە سلفادۆر کە بەرەی FML بە توندی دۆڕا بۆ یەکەم جار لە دوای ڕێککەوتنیان لەگەڵ حکوومەتی مرکزی و کۆتاییان بە خەوای چەکداری بۆ یەکەم جار بە خەستی و بە ئین دۆڕان لە تەواوی هەڵبژاردنەکانی ترا براوە بوون و لە ساڵی داهاتوشدا لە کۆلۆمبیا و لە بەرازیل هەڵبژاردن دەکرێت لە هەردووکیان ڕاپرسی و دەری دەخات کە کاندیدی چەپەکان براوە دەبن من لێرەدا کۆمەڵە شت یاداشتم لەم وەرەقانەیە هین کردووە بۆتانی پێشکەشەکەم لە 2021 لە ساڵی 21دا لە ئیکوادۆر هەڵبژاردن کرا ئەندریس ئاراوس کە کاندیدی وەک ئەڵێ سۆشیالستی سەدەی 21 بوو
دۆڕاندی بەڵام دۆڕانەکەی بە تامی بردنەوە بۆ ئەوەی 1964 لە سدەیای دەنگەکانی هێنایەوە دوای ئەوەی ڕێگە گیرترا سەرۆکی پێشووی ئێکوادوار خۆی هەڵبژێرێتەوە بە ناچاری ئەمیان هەڵبژارد ئێتر دەنگێکی باشی هێنایەوە لە 28 دوی 2021 لە سلفادۆر هەڵبژاردن کرا FMLN کە بەرەی فاربووەندی مارتی نیشتیمانی پێ دەڵێنەوە پارتیزانەکانی پێشووی سلفادۆرە بۆ یەکەم جار لە مێژووی خۆیاندا تەنها 691 دەنگەکانی ناو لەگە 4 کورسیە پێشتر 2 خولی پێشی زۆرینەی پەرلەمانتار پێش ئەمە نایانی پێش ئەوە زۆرینەی پەرلەمانیان دیارەکرد بەڵام جارە بە خەستی دۆڕان لە 11 ئەبرێلدا لە پێرەوە هەڵبژاردن کرا پیدرۆ کاستیلۆ کە کەسێکە لە ڕووی ئابوووریەوە خۆی بە مارکسیە زانێ بەڵام مارکسێکی محافزەکارە ینی توانی بۆیە بە 150 دەنگەکان سەر بکرد بۆ یەکەم جار یعنی کۆمەلگای پیرۆی کۆمەلگایەکی محافزەکارە بە شێوەی گشتی توانی سەر بکەوێت و حیزبەکەشی بۆ حیزبی یەکەمی پەرلەمان ئەمە لە پێرۆ ئێتر لە وەختەوە ئەمە چەند جار یەمینەکانیانەوە لایدەن لەسەر حکوم وەزیری دەرەوەیان پێگۆڕی وەزیری بەرگریان پێگۆڕی لەبەرەوەی ئەوان زۆرینەی پەرلەمان پێک دێنن و لە بیریشمان نەچێت لە ساڵانی هەشتاکان و نەوەتەکاندا بزوتنەوەیەکی چەکداری بەهێز بە ناوی دوربلمەضی لەم وڵاتەیە باڵادەست بوو بە تایبەتی لە ناو هاوڵاتیانی ڕەسەن ئەمیش بۆ خۆی بەشێکە لەوانە دوای ئەو بزوتنەوەیە فەشەلی هێنا کۆتایی پێهات لە 6 سەپتەمبەردا لە مەکسیک هەڵبژاردننی پەرلەمان کرایەوە پارتی مۆرێنا کە پارتی دەسەڵاتداری وڵاتەیە 198 کورسی هێنایەوە 7 کورسی زیادی کرد بەڵام پارتێکی ماوی کە هاوپەیمانی ئەوانە پارتی کرێکاران پێشتر 61 کورسیە بۆم جارە 37 کورسی هێنایەوە پارتێکی تر کە هاوپەیمانی ئەوانە پارتی ژینگە 43 کورسی هێناوە 27 کورسی زیاتر لەوە پێشی و لۆپێز ئۆبرادۆر لە هەڵبژاردننی ساڵی 2010 کە بردیەوە 54 لە سەدای دەنگەکانی نابەوە بەڵام ئێستا ڕاپرسیەکان دەرێخات کە 168 خەڵک پشتیوان لێ دەکەن لە 4 نۆڤەمبەردا لە ئەرجنتین هەڵبژاردننی پەرلەمان کرایەوە وەک ئەڵێ ئێساری وەسەد ئەمانەی کە ئێستا دەسەڵاتدارن جەماعەتی ئەلبەرتۆ فەرناندێز کە 118 کورسیان هێنایەوە بەڵام لایەنگرانی نیولیبرالیزم 170 هێنایەوە بۆ یەکەم جاریش لەو وڵاتەدا ترۆتسکیستەکان چەند گروپێکی چەپن کە بەردەوام لە شارعان 4 کورسی پەرلەمانیان هێنایەوە دەنگێکی باشیان بردەوە ئەو خبرە بۆ ئاوڕێ ئازاد ئەرمان زۆر باشە بەداخەوە لەگەڵ خەتەکەی ئازاد ئەرمان نییە خەتێکی ترە ترۆتسکەکە لە نیکاراگۆ هەر بە ئەمە بە هەمان شێوە دانیێل ئۆرتۆگا 75% دەنگەکانی نایەوە لە کۆی 90 کورسی پەرلەمان 75 بردەوە ساندینیستەکان لە شیلی ماوەی ڕابردوو مەدانی خەست توندی ئەو ململانەیە بوو لە مانگی ئەبرێلا لەو ڕاپرسیەکە کرا 185 خەڵکە لەگەڵ ئەوەیە بوو کە زیاتر لە 85 کە دەستور بگۆڕێت ئەو دەستورەی کە بینۆشە داینابوو و شیلی یەکەم وڵات بوو نیولیبرالیزمی تیا جێبەجێ کرا بەڵام ئێستا بە قۆناغێکی گۆڕانکاری سەختا دەڕوات لە هەڵبژاردننی پەرلەماندا زۆرینە چەپ و چەپی ناوەن بردەوە حتا بۆ یەکەم جار حیزبی شووی 12 کورسی هێنایەوە و لە ئەنجومەنی پیران لە کۆی 50 کورسی 8 کورسی هێنایەوە و ئێستاکە دوو کاندید ماونەتەوە بۆ خولی دووەم کە 90 مانگ ئەم مانگە هەڵبژاردننی خولی دووەمە دەکرێت هەردووشی وەگەڵێ لە چەپ و ڕاستی تونڕەون هەردووشیان یەکیان گابریل بوریکە کە یەکێکە لە خەباتکەرانی قوتابیانی سەر جادەکان و پشتیوانی حیزبی شوویە وڵاتە مایەوە خولی دووەم 25.83% دەنگەکان هێنایەوە و دووەمینیش کاست خۆسیە کاست 27 دەنگەکانی هێنایەوە ڕاپرسەکان ئەوەی دەرەخەن گابریل بوریک لە خولی دووەمدا بە 54% دەیباتەوە بەڵێ
لە هەندۆراسیش لە 28 مانگی هەفتەی پێشی بینیمان زیومارە کاسرۆ بردەوە کە لە پارتی لیبەرە 49 دەنگەکان هێناوە بۆ یەکەم جار لە مێژوی هەندۆراسا زۆرترین دەنگ هێنایەوە کە تا ئێستا تەناشتا دوی دەنگەکان یەکلاکراوەتە کە ملیۆنێک و 462,000 دەنگ هێناوەتەوە و لە پەرلەمانیش 50 کورسی هێناوەتەوە لە کۆی 289 شارەوانی 198 بردوێتەوە. لە فەنزێلاش ئەم جارە معارەزەی یەمینی بەشداری هەڵبژاردنەکانیان کرد. تەنانەت پارتەکەی غوایدۆش ئەوەی کە بڕیار بوو بێ بە سەرۆکۆماری ئەو وڵاتە، بەڵام لە هەمان کاتیش لە 23 پارێزگار حیزبەکەی شافێز 19 بردەوە و 335 شارەوانی نزیک 300 بردەوە. حیزبی شوێش 8 شارەوانی لەو شارەیە بردەوە. بەڵ خاڵێکی تر ئەوش ئەوە هیچ تەواو من باسی پیرۆ و کۆلۆمبیاوانەشم کرد. دیارە کۆلۆمبیاشان مجتەمەعێکی محافزەکارە، زۆربەی پەرلەمانەکان محافظ و یەمینەکان داگیریان کردووە، بەڵام ئەم جارە لە کۆلۆمبیا هندۆراسی شەروا بوو و پێرۆ شەروا بوو، بەڵام پێ دەچێت ئەم جارە لە کۆلۆمبیاش چەپەکان کە پارێزگاری پێشووی هینە پارێزگاری پێشووی لە 29 ئایاردا هەڵبژار نەکرێت. خۆستافۆ پیترۆ پارێزگاری بۆگۆتا بوو، یەکێ بوو لە پارتیزانەکانی پێشتر گروپێکی چەکداری هەبوو مارکسیستی هەبوو، ئەویش بە ناوی M66. ئێستا ئەو ڕاپرسەکان دەرێخات پێشتر 29 هێنایەوە لە هەڵبژاردننی پێشیا، بەڵام ئەم جارە ڕاپرسی دەرێخات براوە دەبێت. لۆلاش لە بەرازیل ڕاپرسەکان یعنی بە تەواوەتی دەری دەخەن کە ئەم جارە دەیباتەوە. علی دەستە خۆش بێبن ئەوە بوو ئەگەر هیوا فرسەتم با من پرسیارێکم هەیە، یعنی تۆ بەو پێکە متابعی ئەم وەزعەت کردو ئەمانە ئەم جۆرە ئاڵوگۆڕە لە دەنگەکانە و لە پەرلەمانە و ئەمانە لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی ئابوووریەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی کولتوریەوە بە چ معنایەکە؟ یعنی ئایا مەسەلەن وایە کە خەڵک خۆشبەخترە کە ئاوا چەپەکان دێنە من مەبەستمەوە نییە کە ئیمکەم، ینی دیارە حتمما لە بینی ڕاستێکە کە سەر بە ئەمریکا و لە ئەوامرە اقتصادەکانی لە کۆنگرسە وەرەکرێ و چەپێکە کە گوێ لە خواستەکانی خەڵکگرێەوەوانە حتمما هەر چەپەکە قوبوڵەکەیت و هەر چۆنێک بێ هەر ئەویانە باشترە لەوە. بەڵام باسەکە لەسەرەوەی مەسەلەن فەنزوێ لاو وڵاتانێکی واکە ئەو چەپانەتیانە لەسەرکارن، ینی بە چه ئەندازەیەک ئەمانە توانیوانە لە خواستەکانی خەڵک نزیک بنەوە، چونکە من زۆرتر وایەتە بەرچاوم باسەکە زۆرتر دژایەتیکردنی ئەمریکایە، زۆرتر لەوەی قسە بێ لەسەرەوەی کە ئابووری ئەم وڵاتانە چه ئاڵوگۆڕێکی پیادێ. معلومە کە ئاماژەی باشن، معلومە کە لە جێگایەک لە شیلیا پاش ئەو هەموو ساڵە لە دیکتاتوریت و قەمع و ئێرهاب و سەرکوت و ئەو هەموو کوشتارە کە پێنوشیە کردی سەرنجام ئێستا مەجبورن دەستورەکەی کە ئەوان دایان ناو کوڕەکانی شیکاگۆ دایان ناو مێلتۆن فرێدمان چەپڵی بۆ لێدا و هەمویان وەکو نموزەجێکی نیۆلیبرالیزم باسییانە کردوانە پاشە کشاکەنەوەمانە حتمما دڵگەرمیە بۆ هەمومان. بەڵام من پرسیارەکەم ئەوەیە تا لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسیەوە بە چەندێک بە معنای سەرکەوتنی بەڕاستی ئازادی خوازی، یەکسانی خوازی، عەدالەتی ئیجتیماعیەوەوانەیە. یەک بۆ مەسلەی ئازادی خوازی هەمومان ئەزانین ئیمڕۆکە ئەو ئەحزابی یەمینیانای ڕاستڕەوانەی ئەمریکای لاتین بۆ نمونە حتا لەگەڵ لەباربردنی مناڵانین، یعنی سەری بەرنامەی هەڵبژاردننی شیلی بکە، ئەڵێ زەریبە کەمەکەمەوە ئەوەی یەمینێکە، ئەڵێ زەریبە کەمەکەمەوە، ئەڵێ لەگەڵ لەباربردنانیم، ئەڵێ کەرتی گشتیەکان کەم دەکەمەوە، یارمەتیەکان کەم دەکەمەوە، ئەوەی تریش پێچەوانەیە. ئەمە نمونەیە کە بۆ هەر هەمووی لە هەر هەموویا بینیمان ئەو کاتێک کە ئەوانە دەسەڵاتدارە بن، من ناڵێ ئەمە سۆشیالیستیە، بەڵام لە هەمان کاتیشدا نزبەی هەژاری کەمترە بێتەوە، لە ئەزمموی پێشیان زیاتر لە نیوەی نزبەی هەژاریان کرد. لە بەرازیلا بینیمان لۆلا کاتە سەر حکوم گوتی من ناهێلم کەسێ بمێنێت دوو جەم خواردن کەمتر بخوات. دیارە پێشتر خەڵکێکی زۆر هەبوو لەوێ یەک جەم نانێ خوارد. ڕاستە بەرازیل وڵاتێکی دەوڵەمەندە، لێرە شەماڵ بەنسبەت ئەو لێرەیە
سوسیالیزم بریتە لەوە یعنی لە مەرحەلێ لە بارودۆخێکی ئەوە بۆ هاوڵاتیەک ئەمە یعنی لە دوو ژەم ناخواردنەوە دەیکەی بە سێجم ئەمە ئەو پەڕی یەکسانی و ئەم یەک جەمیانە خوارد یەک زەمیانە خوارد کە یەک زەمیان خوارد و کردێ دوو جەم بۆیان هادڕەخەم حیسابی بۆ 50 ملیۆن کەس کردەوە هەرێکی پارەی خستە سەر ئەوەیشی مناڵی بنێ بۆ مەکتەب 50 دلار خستە سەری توانیت وەک بە مەستەلەح ئابوووریە ئینەکەی سەرمایه‌دارەکەی چینێکی ناوەندی گەورە پەروەردە بکات بەرهەم بێنێ بۆ وڵاتەکەی خۆی لە وڵاتەکان تری شەروایە ئەو وڵاتیان تو سەر حکوم یارمەتی کەرتی تەندروستیان داوە یارمەتی کەرتی پەروەردەیان داوە بۆ نمونە لە پۆلیڤیا پێش ئەوەی مۆرالیز بێتە سەر حکوم خەڵکە دانیشتوانە ڕەسەنەکە هیچ پێگەیەکیان نەبوو حتا لە کودەتاکەی 2010 کەمیێمینەکان هات ناو قەسر جمەرە وتیان بۆن بۆ گەنی لێ دەیتر نالین ئەو پیسانە بێنەوە جارێتر بێنەوە ناو ئینەکان بەڵام لەم هەفتەی ڕابردووە ویستیان کودەتایەکی تر بکەن لەبەرەوەی وەک ئەڵێت چەپەکان نەشونمایان کردبوو بەخۆ کەوتبوون نەیانتوانی کودەتاکە جارێکی تر دووبارە بکەنەوە بەڵام شتێکمان لەبیر نەچێت کاتێکە هێزێک دێتە سەر حکوم هەنێ ئیشی باش دەکات ئەمە بۆنەوەیەکی ترە بێتە تەحسیل حاصل یعنی ئەو هەست لەبوونی ناکات ئاخر ئێمە ئێستا چۆن هەست لەبوونی ئەو بکەن لە شۆڕشی ئۆکتۆبەردا بۆ یەکەم جار ڕەوزە هاتۆتە پێشەوە یان نەخۆشخانەی گشتی دامەزراوە یان نازانم چی دامەزراوە ئەمە ئێستا لە کۆمەڵگەی سەرمایه‌داریشدا بۆتە تەحسیل حاصل ئەبێ بەردەوام تۆشتی تازەترت پێبێ بۆی ئەگەر بتەوێت لەسەر حکوم بدەیت ئیدامە بەدەسەڵات بدەیت بێشتی تازەترت بەردەوام پێبێت هەر مەسرور بەرزانی دەرماڵی نەویستووە هەر مەسرور بەرزانی دەرماڵی نەویستوە دەرماڵەوە وانش لەم بەکتەبامی بۆ بەشتیشی ئاسایی بەزەوان ناویستەوە لە هەموو لە ئێستا ئەو دەرماڵەیە کە ئەو واسی کرد لە هەموو وڵاتانەیە و حیزبە چەپانات نەسەر حکوم دەرماڵەیە هەبوو بۆ هەموو قوتابیان خۆخۆ ئەو شتانە شتێکی ئاساییە یعنی توانیان ئەمان لە ڕووی تەندروستی لە ڕووی پەروەردەوە لە ڕووی کەمکردنەوەی ڕێژەی هێژە ئاخر ئێستا هەندۆراس 164 فەقیرە ئێستا خەڵکی هەندۆراس 164 فەقیرە ئایا ئەمانە سبەنێ لە 27 مانگی ساڵی داهاتوو مانگیەکی ساڵ داهاتوو دێنە سەر حکوم چیان پێکرێت ئەگەر ئەو 164 تۆ لە ساڵی یەکەمانە توانی بیکەیتە 50 خۆ ناتوانانی بفریت بۆ ئاسمان هەمووی لە ناو دەیت یعنی دوایەوە شتێکەیە بەسەر باسی فەنزوێلا دەکرێت ئەی بۆ باسی پێشی فەنزوێلا نەکەین ئەی بۆ باسی ئابلوقی ئابووری ئەمریکانەکەین تەنانەت ناهێلێت کەرەسەی خاو بۆ بەرەمێنانی بەنزین بۆ وڵاتە بڕات ئەڵێن گەورەترین یەدەشی نەوتی تایە بەڵام ئەگەر نەوت نەتوانی دەریکەیت و بیفرۆشیت بەچی پارە پەیدا بکەیت بەبەستەوەیە ئەمریکا لەو بڕایەدا من تەسەورم بۆ شتێکی تر هەیە تەوازنێکی قوی عالەمی ئێستا هاتۆتە پێشەوە ئەمریکا بە ئاسانی ناتوانێت جارێکی دیکە حتا لە هەندۆراس کە جیرانی خۆیەتی تەداخل بکاتەوە لەبەرێ ئەو تەداخلەکە ڕۆژ دوایی رووسیاش لە ئۆکرانیا تەداخلەکات چین لە تایوان تەداخلەکات یعنی وەزعێکی جیهانی هاتۆتە پێشەوەی تر ئەم دەوڵەتانە شەرنیە من پشتیوانیان بەڵام وەزعەکە وایە هەنێ شتەیە لە ساڵحی توە خۆ تۆ شاو سەدام پێکەوە بوون لەو سەرحدودا پارتیزانیت بکردایە منفەسێک باشتر بۆ تۆ ڕێکەوە بەوەیکەوە حکومەتێکی تر بواە خۆشت نییە ساواک باش بوویان ئەوە باش بێت یان ئەوە وا بێت یعنی زۆر جار ئەو وەزع دێتە پێشەوە منش لەو بڕایەدام ئەم وەزعەجیانی ئێستا هاتۆتە پێشەوە مەجالێک دێنێتە پێشەوە بۆ ئەوەی کە نووزەیەکی تر یعنی ئەمریکا ئەو کەڵەگایی کەمتر بێت لە جاران یعنی هەنێ چەک هەیە ئەرێ مەستین چی لە مست دەگەڕێتەوە آخر مستی بەهێزیش نەبێت دەست خۆش ڕاستیە زانیاری زۆر باشت باس کرد پەیوەندیم پێوە کرد شەماڵ وتی من وامزانی بەرنامەکە ڕۆژی سێشەمە باشم حاضر نەکردووە داوە زۆر باش خۆت حاضر کرد بۆ دەست خۆش لە ڕاستیە دوایەوە حازرم کرد کاکە بەسەری پێغەمەر بە غەوسی گەیلانی دوایەوە حازرم کرد کاتێکی کەمە لە خۆی باوەڕەکەی کاکە وان نییە زانی مەبەست لەوەیە لە کاتێکی کەمە زانیاری زۆر باشت ئامادە کرده بووم
و من لە ڕاستی کاتی بەرنامەکەمان کۆتایی هاتووە بەڵام ئەو پێی ئەو مەفهومە چەپی کە لە ئەمریکای لاتینێ پێی دەوترێ چەپێکی نیشتیمانی خۆماڵی و بە دیوێکی ترە چەپێکی نێونەتەوەیی خۆکردنە خاوەنی پرسە زیندوەکان ئەمە یەکێکە لەو مەلەفانەی لە ڕاستیە دەکرێت گفتوگۆی لەسەر بکەین. ئێمە لە پانۆڕاما لە ڕاستیە تەنیا بۆ بینەران فریای ئەوە دەکەوین تەوەر بوەرژێن و چەند قسەیەکی لەبارەوە بکەین کە یاین لە ڕاستیە ئەگە قسەکردن لە ئاستی سیاسی فکری دەردەشەکردنی ئەمە لە ڕاستی پێویستی بە تەوەری تایبەتەوە زۆر شەماڵ لە دیالۆژی وە ئەمە ئەرکە دەگرێتە خۆی وەمانە. من سپاسانەکەم بە تایبەتی هاوڕێ علی سیاسی لەگەڵمان بوو و لە داهاتووشە لە بەرنامەکان لەگەڵمان دەبێ بێگومان. شەماڵ دەستی تۆ خۆش دێم بەدڵی بژاڵم جارا زۆر سپاس بۆ بینەرانیش بۆ ماوەی کە لەگەڵمان بوون کاتێکی زۆر سپاس. بەس هیوا بیرەوەمان نەچێ بەر لەوەی بەرنامەکە تەواوکەین بە بینەران بڵێن کە لە ڕێگەی کەناڵی یوتیوبی هیواوە لینکەکە شێرکەن بە دۆستانی خۆیان بڵێن کەناڵی یوتیوبی هیوا هەیە سەبسکرایبی کەن دۆست واشنانی خۆیانی پێ ئاشنا بکەن. ئەم کەناڵە فراوان کەینەوە کە پلاتفۆرمێکە و جێگایەکە بۆ هەموو تێڕوانینە ئازادی خواز و سۆشیالیست و یەکسانی خواز و مافخوازەکانی کوردستان. بێگومان دەسەکانت خۆست شەماڵ گیان کاتێکی ئارام بۆ هەمولایەک هەر بژیت.